بەڕێزان لەرکن سڵاوتان لەبێ هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم جیمی لەگەڵم بە ئەم میوانە بەڕێزانی کە ئەیبینن ئەمە ئەو خەڵکانن ئەو خاوەن مافانن ئەو خاوەن زەویانن کە لە کەرکک و لە داقوق و لە خاکی نەگەڕاوی کوردستان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە زمانی دەستور لە ناوچەی متەنازع ناوچەی جێناکۆک ئەوە باو باپیریان خاوەنی ئەو زەوی و زارانن هەتاوە کۆم ساتەوەختەی کە من قساکەم زیاتر لە ملیۆنێک دۆنم زەویان داگیر کراوە بەدەست خەڵکەوە 300,000 بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی هەڵوەشاوە مەجلیسی قیادە سەورەی پێشووی هەڵوەشاوە و هەندێکی بە بڕیاری لیژنەی شعونی شیمال واتە لیژنەی کاروباری شیمال واتە هەر یەکە و چیرۆکێکیانەیە جوتیارانی کورد تورکمان ڕەنگە تاکوتەرا هەندێک عەرەبی ڕەسەنی ناوچەکەش کە مێژوویەکیان هەیە ئەوانیش هەر خاوەن حەق بن و ئەوانیش هەر گلەییان هەبێ بەڵام بە زۆرینەی ڕەها کورد و برانی تورکمان ئەم کێشەیان هەیە ڕاستی لە 2012ەوە بناغی پرۆژه یاسایەکەیە وای ئێستا وەکو پرۆژه یاسایەک بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە لە چۆتە پەرلەمان چۆت لە ئەنجومەنی وەزیرانیش بامان شێوە و ئێستا دوو پرۆژە هەیە ئەنجومەنی وەزیرانی عراق پرۆژە یاسایەکی هەیە و لە پەرلەمانەوە پرۆژە یاسایەکەیە هەر یەکە و جۆرێک لە ماف و ئیمتیازاتی تێدا بەڵام زۆرینەی ڕەهایی خاوەن زەویە داگیرکراوەکان دڵخوازی پرۆژە یاساکەی پەرلەمانن بەڵام کەم چونکە سیانزە بڕیار هەڵدەوەشێتەوە کە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەرەوەی کە بەشێکی زۆری مافەکانیان بۆ بگەڕێتەوە و بەشێکی زۆری زەوێ داگیرکراوەکان بگەڕێتەوە بەڵام لە هەمان کاتدا هەر لە زاری جوتیاران خوانەوەی کە قسەم لەگەڵا کردوون بەڕاستی پرۆژە یاساکەی ئەنجومەنی وەزیرانیش نادیدە ناگرن ئەمە جگەلەوەی کە زۆر دڵخۆشن بەوەی کە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی کۆدەنگن تەبان ململانێ و ناتێگەیشتنەکانی ناو هەرێمی کوردستانیان وەلا ناوە لەوێ ئەوەی کە بەلایەنەوە گرنگە جەوهەریە تێپەڕاندنی ئەم پرۆژە یاساییە کامیان بێ گرنگەوەیە کە مافی جوتیارانی کورد و تورکمان بگەڕێتەوە هەمویان ماندوون پێوەی کاتێکی زۆر هەستیارە جوتیاران دەستیان لەسەر دڵیانە چونکە وەکوتم لە 2012ەوە تەبەن دەمێکە چاوەڕوانن بەڵام ئێستا بەڕاستی کاتی یەکاڵاکردنە و یەکلاکردنەوەی پرسەکەیە خات و دیلان غەفور لێرەیە وەکو پەرلەمانتارێکی کورد کە هەمیشە لە بەرنامەکان بینیوتانە لە پەرلەمانیش بینیوتانە لە زۆرێک لە بەرنامەکانمان لە ناوچەی جێناکۆک لەگەڵمانە هەڵبەتە پەرلەمانتارەکانی تریش بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هەم ئەوانیش لەگەڵما لە بەرنامەکانی پێشوە مناقەشەیە مۆزوعیان کردووە کاک شێخ نەجات تاڵەبانی وەکو نوێنەری جوتیارانی داقوق کاک نازم شەمەری وەکو هەیئەی ڕەئی عەرەبی واتە سەرۆکی دەستەی بۆچوونی عەرەب دەستێکی لەو جۆرەیان هەیە کاک ساتح ناسیح نوێنەری جوتیارانی کەرکووک هەروە کاک شکار مەردان وەکو پارێزەرێکی ماندووی جوتیارانی کورد لە کورد و تورکمان لێرەیە بەخێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان هەڵبەتە کاک نازم شەمەری زۆر بەدڵ بەرگری لە عەرەبەکات و نوێنەری هەیئەی ڕەئی عەرەبیە پێش بەرنامەکە لەگەڵی دانیشتم باسی ئەوەی کرد لە دەستپێکی بەرنامەکە حەزەکە قسە بکە لەبەرەوەی کە هەر خۆشی لێرەیە حەزەکەم قسە بکە بە تایبەتی ئەو مەسەلەکە ناگەڕێتەوە بۆ 57 و بۆ سەردەمی شێخ مەحموود و ئەوانە ئەو لە سەردەمی ئەیگەڕێتەوە بۆ سەردەمی فتوحات کە ئەم زەویانە مڵکی دەوڵەت بوون ئەیگەڕێنێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانلی لەبەرەوە بەڕەهایی پێی وایە ئەو زەویانە ئێستا بەدەستکێوەیە مافی خاوەندارێتیان هەیە بۆیە ئەوەش ڕەیەکە بۆیە ئەمەوێت دەرفەتێک بم بە شێخ ئەو ڕەهەندە مێژوویەی واتە ئەو بوعدە تەریخیە باس بکە فەرموو شێخ بەنەوی خۆی بەخشندە و میهرەبان
سوپاس بۆ کەناڵی ڕوودا و بۆ ئەم دەرفەتە. بەخێرهاتنی هەموو میوانە ئازیزەکانی ئەم بەرنامە گفتوگۆ ئامێزە دەکەم کە هەمیشە هیوای ئەوەمان دەخواست کۆڕبەندی تایبەت هاوشەوەی ئەم بەرنامەیە بکرێت لە نێوان هاوڵاتیانی کەرکووک بەسەرجەم پێکاتە جیاوازەکانیەوە لە کورد و عەرەب و تورکمان. زۆر پێویستمان بەوەیە سەرجەم هاوڵاتیانی کەرکووک پێکەوە کۆ ببینەوە بۆ ئەوەی بە ڕێککەوتنەوە بچینە بەغدا بۆ دۆزینەوەی چارەسەری ڕاستەقینە بۆ ئەو کێشانەی ڕوویان داوە بەدەستی ئێمە نەبووە. بەڵکو بەدەستی سیاسەتوانانی پێشوو لە قۆناغەکانی ڕابردوودا کراوە. دەزانین سەرجەم زەویەکان لە عێراق هەر لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی خەتابەوە مڵکی دەوڵەت بووە و هەروەش ماوەتەوە. جوتیارانی هەموو نەتەوەکان بۆ سەدان ساڵ کشتوکاڵیان لەم زەویانەدا کردووە و نیوەی داهاتەکانیان پێشکەشی دەوڵەت دەکرد. شێخ یەک کەوانەی بچووکم بەرێ نازانم باسی حەزرەتی عومەرە کرد. حەزرەتی عومەر ڕەزای خوای لەبێ بۆچی هاتووە بۆ ئێرە، بەڵام پێ وایە حەزرەتی عومەر ئەگەر بە شێوەیەکی گریمانەی واتە ئیفتیرازی ئێستا بێتە ناو ئەم هۆڵەوە ببینێ ئەم هەموو خاوەن مافە لێرە دانیشتون، پێ وایە عەدالەتی عومەر پێتان نەڵێ ئێوەمانان کە ئەم ئەرزانەتان داگیر کردووە ئەبێ بگەڕێنەوە بۆ شوێنی خۆتان، ڕەنگە هەر پێتان بڵێ مرتەد، ڕەنگە هەر پێتان بڵێ هەموو ئەو نوێژانەی کە کردوتانە لەسەر ئەو ئەرزانە هیچی قوبوڵ نییە لە سیاسەتی عەدالەت خوازانەی مناوەکو خەلیفەی موسڵمانان ئەمە ڕێپێدراو نییە. پێدوانیە حەزرەتی عومەر ئەگەر ئێستا لێرە بێت تەنیا وەکو من نابێ یەک دەقیقە تەحەمولی ئەم قسانەی تۆ ناکە؟ ڕێگەت پێ نەدام تەواوی بکەم قسە لەبارەی مێژووی زەویەکان لە عێراق بکەم. گوتم سەرجەم زەویەکان بووە مڵکی دەوڵەت لەوەتەی فەتحی عێراق لە سەردەمی عومەری کوڕی خەتاب. یعنی ئەمە غەنیمەیە وەریان گرتووە؟ نەخێر بۆ دەوڵەتە. دواتر ئەم زەویانە لە سەردەمی عوسمانیدا کە دەستی بەسەر خاچێشی زۆر لە جیهانی ئیسلامی داگرت دەستی کرد بە دابەشکردنی بەشێکی زۆری ئەم زەویانە بەسەر سەرۆکۆزەکان، ئاغاکان، بەگەکان و سەیدەکان. هۆکارەکەشی بۆ ئەوە بوو تاوەکو لە ژێر فەرمانیان دەرنەچن و پاڵپشتی لە دەوڵەتی عوسمانی بکەن. ماڵباتێک لە پارێزگای کووت هەیە لە کاتی دەرکردنی یاسای چاکسازی کشتوکاڵیدا خاوەنی 300,000 دۆنم زەوی بوو. ماڵباتێکی زۆر بەناوبانگی مووسڵ هەیە خاوەنی 200,000 دۆنم زەوی بووە. لە سەردەمی عەبدولکەریم قاسم بە بڕیارێک هەموو ئەم زەویانەی وەرگرتەوە و کردێ مڵکی دەوڵەت. دواتر لە ڕێگەی یاسایەکە مامەڵەی لەگەڵ مڵکدارەکان دەکرد و بەمەش یاسای چاکسازی کشتوکاڵی دەرکرد کە بەهۆیەوە زەوی بەسەر جوتیاران لە ڕێگەی گرێبەستەوە دابەش کرد. لە گرێبەستەکەدا دەوڵەت لایەنی یەکەم و جوتیارەکەش لایەنی دووەم بوو. سەبارەت بە کەرکووک سێ یاسا لە سێ کات و سەردەمی جیاوازدا دەرکرا و بەرپرسیار بوو لە چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ زەویەکانی کەرکووک. یاسای چاکسازی کشتوکاڵ و بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش و بڕیارەکانی لیژنەی کاروباری باکوور. ئەمە ڕاستیەکە و هەموو برایانی کەرکووک ئەم ڕاستیانە دەزانن. لەبارەی یاسای چاکسازی کشتوکاڵ عێراقیەکان ناکۆکن لەسەری.
بەڵام ناکۆچەکەی ئێستا سەبارەت بە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش و بڕیارەکانی لیژنەی کاروباری باکوورە. هەرچی دووەمە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2012 هەڵوەشێنرایەوە. ئیدی ئەو لیژنەی کاروباری باکوور کە ساڵی 1970 دامەزرا بوو لە ساڵی 2012 هەڵوەشێنرایەوە. هەمە ئەو زەویانەی بڕیارەکانی لیژنەی کاروباری باکوور دەیانگرێتەوە هەڵوەشێنران. دواتر کێشەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش مایەوە. چۆن مامەڵە لەگەڵ ئەو زەویانە بکەین کە ئەو کات دەستیان بەسەرداگیرا و لە خاوەنەکانیان کە جوتیارانی عەرەب و کورد و تورکمان بوون زەوت کرا. دواتر بە ناوی دەوڵەتیان کرد و پاشان دەوڵەت بەسەر هاوڵاتیانی شاری کەرکووک و بەشێک لە عەرەبە هاوردەکان دابەشی کرد. چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشەیەدا بکەین؟ سەرباری ئەوەی کێشەکە زۆر گەورەیە و کێشەی جوتارێک و دوان و دەیان و سەتانیش نییە. نانا ملیۆنان بۆنمە یەکی دەرفەتەی بە من شێخ ئەم بەخشی دەمە ناو فەرمایشتەکانی. بەڵێ بەڵێ. اینجا جەنابەت باسی ئەوەت کرد دابنیشن و قسە بکەن و نازانم چی و لێرە ڕێکەون و چارەسەر لە کەرکووکەوە و شتانە و لە لایەکی تریشەوە باسی مەملوکت دەولاکی ئەگەر بڕات بە دەوڵەت هەیە شوێنی چارەسەرکردنی کێشە پەرلەمانە و ئەنجومەنی وەزیرانە. ئەگەر بڕات بە دەوڵەت هەیە ئەو دەوڵەتی پێشوو دەوڵەتێکی فاشیل بوو، دەوڵەتێک بوو لەسەر بنەمای تایفی دروست بوو، دەوڵەتێک بوو کەمینەیەکی حاکم دیمۆگرافیایان گۆڕی، ئەنفالیان کرد، جینۆسایدیان کرد، ئیبادەی شیعەکانیان کرد، تورکمانیان عەزێتدا، بۆیە چەندین شۆڕش لە عێراقا سەری هەڵدا. ئەو حکوومەتەی کە پێشووتر ئەو قەرارانەی یاوە بۆیە تیاچوو لەبەرەی کۆمەڵی قەراری ناعادلی وایەوە کە بۆ خۆتەزانی نەتیجەکەی ئەمەیە. ئێستا لە 2012ەوە زۆر دەمێکە هەوڵەیرێ بەڵام ڕیشەی یاساکەی کە ئێستا لە پەرلەمان مناقەشاکرێەوە ڕیشەی پرۆژە یاساکەی ئەنجومەنی وەزیرانیش هەرەوەی 2012ە. ئێستا ئەیانەوێ بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورا هەڵبوەشێننەوە لەبەرەوەی کە تەغیری دیمۆگرافی کردووە، لەبەرەوەی کە ئەرزی ئەم ساحب ئەرزانییاوە بە کۆمەڵێ خەڵکی عەرەبی هاوردا کە پێشووتر بە پرس و ڕاوێژ بە شێمەحموو نەمر هاتوون بۆ مەرعا بۆ لەوەڕاندن بۆ حەویجا. ئێستا خۆیان وەکو خاوەنی کەرکووک و دووز و داقووق و زۆربەی ناوچەکانی کوردستان ئەزانن. لەگەڵ ئەمەدا تۆ چیەڵەی دوو جملەی سەریح پێت خۆشام پرۆژە یاسایە، پێت خۆشام حەلە جەزریەکە ئێستا هاتوۆتە ئارا وەکو نوێنەری عەرەب؟ باش شتێکت پێ بڵێم. با کەس بە هەڵت هێ نەگات بەوەی هاتووم تەنیا بەرگری لە لایەنێک دەکەم. هاوسۆزم لەگەڵ گەلی کوردی ڕەسەن کە 100 ساڵە قوربانی دەدات. گەلی کورد پێشتر و ئێستاش ستەمی لێکراوە. ئێستا واز لە پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانێنین چۆن با ئەو وێنەیە لە لای برایانی کورد و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست نەبێت کە هاتووم تەنیا بەرگری لە یەک پێکاتە دەکەم. نەخێر، هاتووم بۆ ئەوی بەرگری لە هەمووان بکەم. هاتووم بەرگری لە گەلی کورد و تورکمانیش بکەم. هەمومان عراقین و ئەرک و مافمان هەیە. وعليهم واجبات. الدولة السابقة اسمح لي دەوڵەتی ڕابردوو دەوڵەتێکی دیموکراسی نەبوو لای هەمووان ڕوونا. دەوڵەتی پێشوو لە ناو جەنگ و ململانێ و کێشەی ناوخۆیی و دەرەچیدا بوو. کێشەی لەگەڵ کورد و هەندێک جار لەگەڵ عەرەب و لەگەڵ برایانی شیعە و تورکمان و هۆزە عەرەبەکان هەبوو. دەرەنجام ئەوە ململانەیەکی نێوخۆی بوو. داخلي جوابي برساري مني لبرا اوانيش قسان بس اسمح لي بس يك دقيقه استطولي تو بس دفاع له عربناكي وانا بزحمه امهم خلق ارزي داگير كراوه او واز لبرلمانينين غريمان واز لانجمني وزيرانينين بزحمه حقي ام خلقانه شلون جرنوا مجلسي عربي بس يتشوار جملات كاوليكم شلون ام حقانه جريتوا تۆڵی بابێن مفاوەزە بکەین فەرموو حەقەکەیانەوە 100 دۆنمی داگیر کراوە بەدەست ئێوەیە ئەوە بەدەست خاڵۆزای جەنابتەوەە
ئەوە بەدەست ئەرزەکەی بەدەست یەکێک لە عەشیرەتەکەتەوە ئەوە ئەرزەکەی بەدەست برادێکی ترەوەی نازانم لەکوێوە هێناویانە بە هەدیا وەکو خۆتەڵی هەرچەنە من نەمەزانی ئەوە غەنیمەیە بەس تۆ باسی چۆن حەلیەکەی ڕوونە سەرەتا دەمەوێت بڵێم بەکارهێنانی دەستەواژەی داگیرکردن لە ناو هاوڵاتیانی یەک وڵاتدا هەڵەیە ڕێکارەکانی دەوڵەتە کە دەستی بەسەر ئەم زەویانەداگرتووە و بە یاسا زەویەکانی وەرگرت و پاشان ڕێکاری جیاوازی گرتە بەر ئەوە لەکوێی بوو لەکەی سندەوە بڵێ ئەو ئەرزە پێش ئەوەی کە بیا بە و برا عەرەبە کە تۆ پێت ناخۆشە بڵێ هاوردە لەکوێی بوو دروستی کرد حکوومەتی عێراقی زەویەکانی لە عەرەب و کورد و تورکمان سند زەوی لە عەرەبی دەوروبەری کەرکووک سند بەشێک لە زەویەکانی عەرەب دەوڵەت دەستی بەسەرداگرت ئەوانەی لە چێڵگە نەوتیەکان و سەربازگەکان نزیک بوون ئەو کات دەوڵەت بە یاسا ئەم زەویانەی لەم خەڵکە سند ئەمڕۆ چۆن ئاسەواری ئەم یاسایە چارەسەر دەکەین بە بڕوای من ئەوانە زەوی دەوڵەتە زەوی بۆ دەوڵەتە ئێستا ئێمە چەند هەڵبژاردەیەکمان لە بەردەما بۆ چارەسەری کێشەی ئەم زەویانە یەکەم شت وەک تۆ وتت ئێمە لە بەردەم زەویەکی فراوانداین لە دوو بز لە ناحیە سەرگەڕان دەست پێ دەکات تا دەگاتە دۆست خورمات و ئەمە ئەوەندەی کە پەیوەندی بە پارێزگای کەرکووکەوە هەیە ئێمە دەیان زەوی کشتتوکاڵیمان لە بەردەمدایە چۆن چارەسەریکەن ئێمە پێویستمان بە دۆزینەوەی چارەسەری ڕاستەقینەیە چۆن بۆ نمونە بڕیاری دووبارە دابەشکردنەوەی زەوی بەسەر هاوڵاتیانی کەرکووک بەبێ گوێدانە نەتەوایەتی یان ئەوەی کە ئەمە دانیشتویەکی تورکمانیە کووردە یان عەرەبە بۆ پێی زەوی مڵکی دەوڵەتە بۆیە دەوڵەت هەڵدەستێت بە دووبارە دابەشکردنەوەی زەوی بە گوێرەی مەرجەکانی خۆی بە گوێرەی مەرجەکانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ نمونە فەرمانبەر یان هەر کەسێک کە موچە حکوومەتی هەبێت مافی ئەوەی نییە زەویەکی دیاریکراوی هەبێت ئەمە یەکێکە لە چارەسەرەکان ئەمە حەلیەکەم حەلی دووەم ڕێگە چارەی دووەم دەکرێت دەوڵەت هەڵسێت بە قەرەبووکردنەوەی بە زەوی دیکایان بە بڕەپارەیەک بۆ هەردۆنمێک اینجا جوتیارە کورد و عەرەب و تورکمانەکان سەرپشک بکرێن بەڵێ بیخاتە موزایدەوە دیسان بە موزایدا نەخێر بەڵکو بۆ جۆرێکە جوتیارەکە خۆی هەڵی بژێرێت کە ئاخۆ پارەی دەوێت یان زەوی قەرەبوو ئەو کاتەش لە پێشینە بۆ خاوەنی ڕاستەقینەی زەویەکان دەبێت کە زەوی دەوێت یان پارە بۆیە بۆ ئەوەی بە ویژدان بین دەبێت لە پێشینە و بڕیار بدەینە دەست خاوەنی ڕاستەقینەی زەویەکان چی بکرێ بە معیار بۆ ئەوەی کامان صاحبی ئەسڵین یەک دقیقە چی بکرێ بە معیار بۆ ئەوەی کە کامە صاحبی ئەسڵیە چونکە مادەم تۆ بڕات بە صاحبی ئەسڵی هەیە من لەوە تێناگەم کابرا صاحبی ئەسڵی بێ بۆ جارێکی تر پارە باتەوە ئێستا تۆ ئەو جلەی چاکەتەی بەرەتی خۆتە ئایا مەجبوری جارێکی تر پارە بیتەوە بە من بیکڕیتەوە من گوتم زەوی مڵکی دەوڵەتە دەوڵەت یاسای چاکسازی کشتتوکاڵی زۆر تەحملم کرد سەیریکە تۆ کی ئەتەوێ ئیگەڕێنیتەوە بۆ دەوڵە کەی ئەتەوێ خۆت بیکڕیتەوە لیان بسەنیتەوە بە نوعێکی تر ئەڵەی لە ساحێبە ئەسڵەکە بە پارەیە بخەمڵێنین حلولەکانت ئەمە باشە چارەسەرەکانت ئەمە دووەم سێەم چارەسەر چییە؟ چارەسەری سێیەم زەویەکە بەو پێی مڵکی دەوڵەتە ئەو بڕیارانە گشتگیر نابن بەڵکو ناوچەکان جیا بکرێنەوە و بەش بکرێن ئەو کات دەکرێت دابەش بکرێت لە نێوان ئەوانەی کە دانیشتووی کەرکووکن و سوودمەند نەبوون و مادەی 140 نەهێنگرێتەوە ئەوەش بە گوێرەی ڕێکار و مەرجەکانی وەزارەتی کشتتوکاڵ کەواتە یان جیاکردنەوەی زەویەکان یان قەرەبووکردنەوە
یانیش دابەشکردنەوەی زەویەکان. ئەمە ئەو ڕێکارانەیە کە ئێمە باوەڕمان پێیان هەیە. ئەستۆ خۆت بڕات بەم قسانە هەیە کە ئیکەی خۆت بڕات بەو قسانە هەیە کە ئیکەی خۆت لە ناخی خۆتە ئەو ئەرزە بەهی ئەمان نازانیت لە زەرفێکی تایبەتە حکوومەتێکی زاڵم لەمانی سەنۆتەوە یاوەتی بە کۆمەڵە خەڵکی تر لە ناختا لە زەمیرتا بڕات بەو شتانە هەیە شتێک نییە بە ناوی مڵک ئەوان خاوەنی گرێبەستن کە دەوڵەت لایەنی یەکەم و جوتیاریش لایەنی دووەمە چ عەرەب بێت یان کورد یان تورکمان. باشە باسی عەبدولکەریم قاسمە کرد حتا گریمانە و قسەی تۆوە ئەڵێ الئەرض لمن یەزرعها. باشە ڕۆژگارە ئەمانە و باپیری ئەمانە و باوکی ئەوانە مزارعی بوون کەواتە بەو لۆجیکەش بێ کە تۆ باسیەکەی هەری ئەمان بووە هاتوون لەم مزارعانیان وەرگرتۆتەوە بۆ تێکدانی دیمۆگرافی بۆ ئەو ترسەی کە دەوڵەتی پێشوو هەی بووە لە کورد و لە هەموو شتێکە ترسا بە هەموو لۆجیکەکان هەر حەقەکە بۆ ئەمانە گەڕێتەوە. من دەرفەتم دای بۆ چوونەکانی خۆ بگەێنیت هەڵبەتە بینەرانی بەڕێز خات و دیلان لێرێ بۆ ئەوەی کە ئەوەتان بۆ باس بکاکە لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران چارەسەرەکان گەیشتونەتە کوێ بەڵام شێخیش حەقی خۆی بوو لەبەرەوەی کە لێرە نوێنەری ئەو جەمعیات و برا عەرەبانن کە لێرە سیراعیان هەیە لەگەڵ قانونەکانە و نوێنەرایەتی ئەو کەسانەکەن کە ئێستا ئەرزەکانیان بەدەستەوەیە. دیلان خان هەموویمان بۆ شیەکاتەوە گەیشتۆتە کوێ و نەگەیشتۆتە کوێ بەڵام ئەم نیقاشەشتان بۆ گۆزمەوە. ئاغا ڕازیت بەو لۆجیکە هیچ شتێکی نوێت تێدا بینی پاش ئەم ناوبڕە وەڵامم بیتەوە سپاسە دەکەم بینەرانی هێژا ئێستا ئاگەڕێمەوە. بەڵێ بەرزان جارێک تر سلااوتان لەبێ ئاغا شێخ قسەکانی بە تەنیا قسەی خۆی نەبوو نوێنەرانی عەرەب ئەوانەی کە ئێوە نیزاعتان هەیە لەگەڵیان هەرچەنە ئێوە ناڵێن نیزاعێواڵێن ئەو عەرەبانەی کە هاتوونەتە سەر مڵک و ماڵ و زەویەکانی ئێوە ئاوا بیرەکەنەوە بە کورتی وەڵامێکت هەیە پێشەوی بچمە لای خات و دیلان. بە ناوی خۆی گەورە سڵاو لە شێخ ناظم شمەری و لە هەموو ئامادەبان و لە دەستخۆشی جەنابتان و کارمەندانی تەلەڤیزیۆنە بەڕێزگەتانەکەین. طبعا شێخ باسی عەدالەتی ئیمامی عومەری کرد هەروەکو جەنابەت پێیت ڕاگەیان ئیمامی عومەر ئەگەر لەم زەمانە بمایە ئەو شتانی قبوڵ ناکرد بە شمشێر هەموو یەکلا کردەوە ئەو عەدالەتەی ئیمامی عومەر لەو زەمانە هەبوو. حديثي بيغمر صلى الله عليه وسلم باب حديثك بعربي قال من اقتطع شبرا طوقه الله في 7 أراضين أوي بستيك لخاكيك ببري بنا حق لحوت طبقي أرض أخوائي بات أخواروا أو خاكي همو أكاب سرع أوي شبريك والصلاة لا يجوز على أرض المغصوبة. شيخ جنابي ريزو احترامهم هي أبوي دكتوراه هي تاريخي إسلامية لم يجوا إسلامية أبي زور شارزايا لم يجوا إسلامية ولا زمانك شاء إمام وخطيب ولا منطقي سرقران كخوي يك لو هاورداني كوا لسرقران دابزيوا لسر أرزي غصب دابزيوا يعني الشيخ بمحتل زانيتو بعدين بغاصبي أرزكي أزالم چونك شيخ مصر العاصي رحمتي خواي لبيت نظامي صدام حسين شون يخي عن قدوتي عن ولا أرزي كردة أديني قبولي نكرت قبولي نكرت. شيخ قبولي نكرت؟ مزهر العاصي رحمتي خوالي بشيخ مزهر العاصي. شيخ مزهر بالله كعشيرتك عبيد قبيليك قورية دعوايا ليه كنت كوا أرضي كرد ولا منطقي شوان وليلان وين قبولي نكرت شيخ مزهر العاصي. ساعتي قبولنا بها ترسا قاعدي كابرايكي على أيوت أرضي من لسريدان ما أرضي كردا حتى وصيتي كروتي من ليرة لجور منين وتي أجر مردم ليرة لجور منين بمبنا منطقة خوم عن لجور منين شنكا روجك للرجان أم أرزاق كويت الدس كرد قبولي نكرت بلام دكتور لا شارزالة بواري ميجو إسلامية وإمام خطيب يجبو أوي من بستومة بتقناعاتي خوب ناس عن مجر وانية توانية بيعمل وانية أوي من بستومة إمام خطيب بوا طبعا الإمام خطيب زور باسي حرام وحلال بويان كردوا أبي باسي حديث كاني في غملي كذبي بويان كا وتبيتي دانشتن لسر أرضي غصب نيوجا قبولنيا جاتورة إمامتش بكا أو عدالتي أم باسي أكا لو وقت عبد الكريم قاسم على العراق منطقي كركوك عبد الكريم قاسم نبو لو وقت الرجيمي بعثة بزعنا لصار 1907 قراري قانوني إصلاحي زراعي درتو 1907 جمعرة 1907
لسال 1970 كأي رژێمی بحث بە ڕژێمێکی خراپ ناوەبین بەڵام ئەو قانونە عادلترین قانون بوو بە نەزەری من چونکە بۆ لە زاخۆ حتا فاو کورد و عارب و تورکمانی بە یەک چاوسێر کرد هەموو ئەرزە زیادەکانی لە مەلاک بڕی لە کورد بە تورکمان لە عارب ناوینا الأراضي المستولى عليها باقي ئارازەکانی تری کە تەرکی کرد بۆ مەلاکی کورد و تورکمان و عارب وەکو یەک ناوینا ئەراضی المجەنەبە ئەو ئەرازی کە بووە مستەولە عەلەیها وەخت خۆی تەوزیعی کرد بەسەر عەرەبی ئەسڵی منتقەکەیە کوردی ئەسڵی منتقەکەیە تورکمانی ئەسڵی منتقەکەیە لەو مێژووە ئەوە زۆر عادل بوو حتا لە 72 ئەو بڕیارە تقریبا تەنفیز کرا و تەواو بوو لە ساڵی 73 دەستی کرد بە هێنانی هەزارەها خێزانی عەرەبی هاوردە لەسەر ئەرزی کورد و تورکمان دایانی گرت 73 یعنی ئەوەی من بەبیرم دێت دەغڵودان لە مانگی چوارە بوو دەغڵودانی کورد و تورکمان وەختی دووروێنەی بوو یعنی ئەم قسانەی کە شێخ کردی هیچی بە بنەمای مێژووی بنەمای قانونی نییە و باسی مەملوکت دەولا ئەکات لەسەر ئەمە وەڵامت چییە؟ ئەو وا سەیرەکاڵێ نەخێرم ئەرزانە هی ئەوان نەبووە هی دەوڵەتە دەوڵەت دابەشی کردووە ڕۆژگاری یاوەتی بە و ڕۆژگارێکی تر یاوەتی بە کەسێکی تر وایە شێخ؟ ئەم ئەرزە لە وەختی عوسمانلیەوە لە وەختی خراپنیوە کرابوو بە تاپۆ بە هەر مەلاکی کورد و تورکمان بە تاپۆ وەریگرت بوو هەموو پارەیان دابوو لە بەرامبەری ئیستا چۆن دەوڵەت ئەموالی خۆی ئەفرۆشێت تۆ ئەیکڕی من ئەیکڕم ئیستا سەلامی وا هەیە مەسەلەن عیمارەیەک یعنی ئەو سەنەدە مێژوویانی بەدەست ئێوەیە بەدەست هیچ کام لە عەرەبی هاوردەوە نییە تەحەداکەم لە پێش 75 ئەمان شێخ تەحەدا دەکات وەجگەلەوە ئەم دەرفەتە دەمە یا شێخ گلەی ئەوەشی لێ تۆ پیاوێکی خەتیبیت لە سەرگەڕان خەتیب بووی پیاوێکی ئێمە بە کوردی بە مەلاڵین بە مامۆستاڵین قورعان لە سەنگایە بۆیە سیقەمان بە مەلایە و لە هەموو شوێنێ لەبەری هەڵەسین و مێزەرەکەی ڕێزێکی تایبەتیمان بۆی هەیە ئێ خەڵک هەبووە لە عەشیرەتی عوبەید ئەوەی قبول نەکردووە کە تۆ ئێستا بە ناوی حەزرەتی عومەری ڕەزای خوای لێ بە بەهانە ئەهێنیتەوە بۆ داگیرکاری وەجگەلەوە ئەو سەنەدەی کە ئەم ئەڵێ بەدەستی ئێمەوەیە تەحەدا ئەکەین دوو جاروتی وشەی تەحەدا ئەکەین بەدەست هیچ کەسێکەوە نییە بۆ بەهانە ئەهێنیتەوە بۆ زوڵم لە کاتێکا تۆ پیاوێکی ئیمام و خەتیبیت لە کاتێکا حەدیسی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەڵێ حەڵاڵ ئەڵێ قوبوڵکراو نییە تەحریمی نوێژیشی کردووە لە کاتێکا شێخێکی عوبەید قوبوڵی نەبووە لەو خاکە بژنێژرێ ئەوەندە پێی گوناح بووە لەوێ لەسەر ئەرزی داگیرکراوی خەڵک بژی و بمرێ وەڵامت چییە؟ وەکو ڕوونە کە لێم تێناگەن من دەڵێم ئەو زەویانە بۆ دەوڵەتن بەسێ قۆناغ دابەشی کردوون چاکسازی کشت و کاڵی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە و لیژنەی کاروباری باکوور لیژنەی کاروباری باکوور هەڵوەشاوەتەوە ئێستا ئێمە چۆن بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش چارەسەر دەکەین کە زەویەکانی لە جوتیارانی کەرکووک بە عەرەب و کورد و تورکمانەوە وەرگرتوێتەوە و بە کەسانی دیکەی داوە پەرلەمان چۆنێوە حەلی بکە؟ من نکۆڵی لە مافی ئەم جوتیارە ئامادەبووانە ناکەم بمبورە مامۆستا من نکۆڵی لەوە ناکەم بڵێم ئەمانە لەسەر حەقنین بەڵام من ئەڵێم چۆن چارەسەر ئەم کێشەیە بکەین ئایا پەرلەمانی عێراق دەتوانێت بە یەک سات دەیانگرێ بەستی زەوی هەڵبۆشێنێتەوە ئایا تەنیا کەسێک بە پێنووسێک دەتوانێت ئەوە بکات گوێ بگرە ئایا دەتوانین 169 گوند لە دوو بز تا دووس خورماتوو هەڵبۆشێنینەوە بە پێنووس خشانێک بقرار واحد دون إيجاد كاتب ومعارض نبون كا بقلمك وبقرارك فوقي واتب كردي بيلن بان بريار ببان بريارك كاتك ام ارزل من ورقيرا ويرا بعربيها وردا خلقك بو استراد كرا خلقك بو هنرا او كاتش هروان بو او كاتب باطل بو استقران وحقك بو بشرعي نازانا احنا أقول لك هو منو ئێمە دەڵێین چێ دەیتوانی لەو سەردەمەدا ڕێگری بکات ئێمە قسە لەسەر ئەوە ناکەین هەر بۆ نمونە دەوڵەت
ئەو کات خزمەتی سەربازی فەرز کردبوو لەسەر هاوڵاتی عەرەبی، بەڵام کوردی لەوە بەخشی بوو. دەوڵەت ئەو کات لە سوپادا بەشێکی بەناوی فورسان بۆ کوردەکان دابین کردبوو کە موچەی مانگانیان 50 دینار بوو. کەچی هەر سەربازێکی دیکەی عراقی 22 دینار موچەکەی بوو. بە واتای هاوڵاتی کورد مانگانەی 50 دینار بوو کە دەوامیشی نەدەکرد، تەنیا هەویەیەکی هەڵدەگرت. ئەوەش لای نەتەوەی کورد ناسراوە و دەیزانن دەوڵەتی ئەو کات هەر بڕیارێکی دەرکردبا کەس نەی دەتوانی بەرەنگاری بێتەوە و ڕێگری لێ بکات. ئەو کاتە نەتانتوانیوە خۆی ساتوان بڵێن ئەوە زۆڵمە ئەو کاتە نەتانتوانی نەتانوێراوەە نەک دژی. ئێستا دەوڵەت دیموکراتیە. من هەست دەکەم ئێستا لە نێوان براکانی خۆم دانیشتوم. ئەگەر هەستم بە مەترسی کردبا ئێستا نەداهاتمە ئێرە. من هاتووم بۆ ئەوەی لێرە هەندێک قسەیان بۆ بکەم کە بە پلەی یەکەم خوا لێ رازی بێت و دواتریش ئەم خەڵکە پێی رازی بن. ئێمە پێویستمان بە دۆزینەوەی چارەسەری ڕاستەقینەیە. دەوڵەت ئەو کات هەڵەی کرد. الدولة أخطأت في ذلك الزمان. رخصتي كستا نام أو أندامكي أنجمني نونران كنونري شرعي خلقا خلق دنجي بيداون شرعي لسرو نونران كردوا بزانين استال مناقشة كي جرم هيا دو بروجة هيا لا أنجمني وزيران ولا برلمانيش بيستي بوانا معه بعشاري شطحل ناكرت دابنيشن مجلسي تعاوني عربي وشيخ لەگەڵ ڕێزما بۆ شێخ و ئاغا و نازانم بەگ و بەگزادە دابنیشن هەمویان ڕێزی تایبەتیان هەیە ئەو لە قەبانە بەڵام شوێنی چارەسەر پەرلەمانە. فەرموو ئێستا گەیشتۆتە چۆ؟ سەرەتا زۆر سپاس کاکرانج بۆم بەرنامەیە. پرۆژەی هەڵوەشانەوەی برارەکانی مەجلیسی قیادەی سەورە ئەم پرۆژە یاسایە بە ئامانجی گەڕانەوەی زەوی جوتیارانی کورد و تورکمانە بۆ خاوەنە ئەسڵیەکانیان. طبعا چەندین ساڵە کار لەسەر ئەم پرۆژە یاسایە ئەکرێت. زۆر شیرینیە و مێشەواز لێنایە. چەندین ساڵە کار لەسەر ئەم پرۆژە یاسایە ئەکرێت بۆ ئەوەی قۆناغەکان ببڕێ لە مەجلیسی ویزەرا و دواتر بێتە پەرلەمان. سەرەتای کارکردن لەسەر ئەم پرۆژە یاسایە لە ساڵی 2012 بوو کە ئەو کاتە بە پاکیجێک قەرارەتی مەجلیسی قیادەی سەورە شئونی شیمال لە پارێزگای کەرکووکە هەڵوەشێنراوەوە کە ئەمە بە قەرار لە ئەنجومەنی وەزیرانەوە هەڵوەشێنرانەوە و پاکیجێکی تری ماوە پاکیجی هەڵوەشانەوەی برارەکانی مەجلیسی قیادەی سەورەیە. طبعا ئەم پرۆژە یاسایە پرۆژەیەکی نیشتیمانی کوردستان بوو و لە ساڵی 2012 کاری لەسەرەکە مەرجی هاتنە ناوەوەی کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی تەشریعکردنی ئەم یاسایە بەڵام لە پەرلەمان کە ئێستا لە پەرلەمانە سەرجەم فراکسیۆنە کوردیەکان پشتیوانی لەم پرۆژە یاسایەکەن. ئەکید ئێمە لە دوای ئەوەی کە مفاوزاتمان لەگەڵ حکوومەت هەبوو لە کاتی تەشکیلکردنی کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەو مەرجەماندانە دوای چەندین محاولە لە ئەنجومەنی وەزیران ئەم پرۆژە یاسایە ئیدراج کرا و دەنگی لەسەردرا لەناو ئەنجومەنی وەزیران. ئەمە بۆ خۆی واتە ئەنجومەنی وەزیران ئیش لەسەر ئەوە کە ئەم پرۆژە یاسانە تەشریع بکرێ، ینی رازین بۆی کە تەشریع بکرێت دواتر نوێنەری سەرجەم فراکسیۆنەکان یان پێکهاتەکان لە ئیتیلاف ئیدارەت دەوڵەت بە هەمان شێوە ئەمانیش رازی بوونە. لە پەرلەمان خوێنەوە یەکەم و دومی بۆ کراوە، ئێستا لە مەرحەلەی تەسویتە بەڕاستی بە تەشریعکردنی ئەم پرۆژە یاسایە ئەو کێشانێک کە لە پارێزگای کەرکووک هەیە. پەرلەمانیا ئەوەی ئەنجومەنی وەزیران. ئێستا باسی ئەوەت بۆ کەم کە مقتەرحەکان چین و پرۆژە ئەسڵەکە چییە. بە تەشریعکردنی ئەم پرۆژە یاسایە و کێشانەی کە لە پارێزگای کەرکووکەیە ئەو گۆڕانکاریە دیموگرافیانەی کە لەم پارێزگایە کراوە چارەسەرەکرێت. طبعا ئێمە لە قۆناغی یەکەمە تەنها ئەو بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە زۆرن، چەندین بڕیارن. ئێمە مجموعەیەک بڕیار کە تایبەت بە پارێزگای کەرکووکە لە پرۆژە یاساکە دامەناوە. وەکو قۆناغی یەکەم ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە. دیارە یەکەم چەند بڕیاری؟ 8 بڕیارە کە تایبەتە بە پارێزگای کەرکووک. 8 بڕیار. ئێمە ناوچە ناکۆکەکانی تریش بە هەماشەوە کێشەی زەویمان هەیە، بەڵام لەم قۆناغە توانراوە ئەمە بکرێت. ئێمە ئەگەر بتوانین ئەم قۆناغە ئەم بڕیارانە هەڵبۆشێنینەوە ئەکید پرۆژە یاسامانە بێ لە داهاتووە کە ئیش لەسەر ناوچەکانی تریش بکەین.
لە دوای ئەوە طبعا ئەکید ملاحەزاتی زۆر لەسەر ئەمە هەبوو لەلایەن بکاتی سونە بە تایبەت لە ناو پەرلەمانی عێراق هەر وەکو شێخ قسانە کرد چونکە ئەکید بەو نەفەسە قسە ئەکەن هەر وەکو شێخ ئەکید بەو نەفەسە قساکەن یەکێک لەو مقتەرەحانی کە ئەوان هەیەە ئەیانەوێت ئالیەتی تعویز بزانن یعنی ئەوەندی ئەم بابەتە بەرگێکی سیاسی بەبەرکراوە ئەوەندە گەڕانەوەی ماف نییە بۆ خاوەن ماف لەوێ وەکو بابەتێکی سیاسی لەوێ کێشەیان نییە ئێستا وابزانام شێخیش ئەگەر تعویزەکەی وەرگری هەر کێشەی نییە ئێستا گەشتون بۆ قەناعەتە طبعا ئەمە قۆناغێکی زۆر گرنگە گەیشتون بۆ قەناعەتە کە ماف بگەڕێنەوە بۆ خاوەن ماف بەستە سەر ئالیەتی تعویز قساکەن ئێمە وەکو کورد لەگەڵ ئەوەین کە هەر جوتیارێکی عەرەب کە ئێستا لەسەر زەویەکانە بە دڵێکی ئاسوودەوە بگەڕێتەوە سەر شوێنەکەی خۆی تعویزێک وەرگێ ئێمە ئەمانەوەی ئاشتەوای کۆمەڵایەتی لە شاری وەزیران چۆتە ژێرباری ئەوەی کە قەرەبوویان بکاتەوە کاکرانج تێپەڕیوە لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەردراواتە ئەچێتە ژێر ئەو بارە بە تعویزکردنی جوتیارانی عەرەب کە ئێستا لەسەر ئەرزەکانن بە پارچەیەک زەوی یان لە ڕووی داراییەوە قەرەبوو بکرێنەوە ئەمە لە ڕاستیە لەلایەن نقطەی اعتراضە لەسەر ئەمە زۆر ناکرێن پێکاتی سونە بە تایبەت طبعا ئێمەش لەگەڵ ئەوەین هەروەکو ئێمە لە کەرکووکەمانەیە ئاشتەوایی کۆمەڵایەتی لەم شارەیە بەرپا بکەین ئێستا نوێنەری سونە ئەڵێ ئەگەڕێینەوە ڕازین بە هەڵۆشانەوەی مەجلیسی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی هەڵۆشاوە مەجلیسی قیادەی سەورە ودان ئەنێن بەوەی کە فعلەن ئەم ئەرزانە مافی باوانەوە نییە و لە زڕوفێکی تایبەت وەریان گرتووە بەڵام داوای قەرەبووەکەنەوە کێشەکە ئێستا لە پەرلەمانە ئالیەتی تعویز چۆن بێت ئایا بە پارچێک زەوی بێت ئایا بە بڕێک پارە بێت دوایی دابش بکرێ بەپێی دابش بکرێت بەڵێ لەسەر ئەو ئایا وەزارەتی مالی و حکوومەت ئەیانەوێت گەرنتی ئەوەیان بەدەستەوە بێ کە ئەرز وەربگرن یان لە ڕووی داراییەوە مەبلەغێک پارەوە خەمڵاندنێک هەیە برایانی سونە داوای مەبلەغێکی دیاریکراوەکەن بۆ هەر دۆنمێک بۆ هەر ناوچەیەک بەراو بە جۆرێ دێمی بە جۆرێ داقوق بە جۆرێ کەرکووک بە جۆرێ تۆبزاوا بە جۆرێ سەرگەڕان بە جۆرێ چوونێتە ناوە موردەکاریەوە کاکرانج هەموو ئەو بابەتانە لە قانونەکە جێ ناکرێتەوە وەکو قانون ئەمانە بە تعلیمات دواتر وەزارەت تەنزیمی ئەکات مەبەستم وچە نەزەری ئەوانە سونە کێشیان ئەم وردەکاریە کێشیان وردەکاریەکانە ڕەنگە لە ئەساسە لەگەڵ ئەوە نەبن هەر پرۆژەکە تێپەڕێت بەڵام ئەمانەیان کردو بە بیان و لە ناو پەرلەمانە کە ئەیانەوێت ئالیەت و میکانزمی چۆنێتی تەعویزکردنی جوتیاری عەرەب کە ئێستا لەسەر ئەرزەکەیە بۆیان ڕوون بێت ئەکید ئەمە قۆناغی دواتری پێویستە لە تعلیماتە ئەمانە زیاتر ئەوە ئەکرێت تەثبیت ئەکرێت ئەگەر سەرکەوتوو بن بە هەڵوەشانەوەی ئەم هەشت بڕیارە چەند 100,000 دۆنم ئەگەڕێنەوە بۆ کورد لە کەرکووک 300,000 دۆنم زەوی لە پارێزگای کەرکووک باڵاشانەوەی ئەم بڕیارانە ئەگەڕێتەوە بە خاوەنە ئەسڵەکانیان ئەگەڕێتەوە بە خاوەنە ئەسڵەکانی بەڵێ بەپێی زانیاریەکانە بەپێی تەبیعەتی ململانە سیاسیەکان و تەوافقاتی سیاسی و تۆ پێویستە بە من پێویستم بە تۆیە ئەو پێویستی بە کوتلەی فڵانە ئەو پێویستی بە کوتلەی فڵانە ئینشاڵڵا بەرچاوڕوونیەکتان هەیە کە سەرکەوتووە بن لە بەجێگەیاندنی ئەم پرۆژە یاسایە و تەشریعێک بۆ ئەم مەسەلەیە طبعا قۆناغی زۆر باشی بڕیوە ئەم پرۆژە یاسایە و لە ناو پەرلەمانە ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان ئیشی جدیمان لەسەری کرۆ بە تایبەت کە دوێنێ دەنگدان بوو لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و بەڕوونی ئێمە داوای ئەو پرۆژە یاسایەمان کرد کە یەکێک لە فەقەرەکان بێن لە جەدوەلی ئەعمالی هەفتەی داهاتوو کە ئەم پرۆژە یاسایە بێتە ناوی و تشريع بكريت قسك ليرة لسر بابتك ترى آية نصي حكومي بروات يا نصي يا أو نصي كمقترح للآن عند أماني برلمان ومن بجملة كم كاكرانج أما رون بكمو لم بروجي سايا يا منات توانين بسياستي هموي يعني هيج كاربكين أجر لم قنا غياب توانين أم بري هجد بريارة هالبوشينينو لدهاتو أتوانين لمفاوضات كترة مجموعة برياري تربيني ناو برلمانو مهما شو هاليان بوشينو بلام استوى وري بقرم لات كجبجكرني أو حكومة ممكن ترى
ممکنترە ئەوە چونکە بابەتی دووجێیل و مۆزوعی خانەقین و ئەمانە کۆمەڵێ بڕیاری تر بوون طبعا خۆتان نەزانن هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆی هەیە لەم قەراراتانەیە ڕەنگە کێشەکە ئاڵۆستر بکە لەم قۆناغەیە بۆیە ئەگەر ئێمە بتوانین لەم قۆناغەیە ئەم هەشت بڕیارە هەڵبۆشێنینەوە من ڕێگە خۆشەکات بتوانین لە داهاتوە لە مفاوزاتێکی ترە ئەو بڕیارانەی تر کە لە ناوچەکانی تر هەمانە هەڵیان بۆشێنەوە. کۆی فراکسیۆنەکان خواستان سیانزە بڕیارەکەی پارلەمانە بەڵام کە سەیری واقعی ئێستای کوردستان و تەوازناتی هێزەکەن ئەوەی ئەنجومەنی وەزیران پەسەند دەکەن. لەم قۆناغەیە ئەتوانرێت ئەمە بکرێت ئەتوانرێت ئەم هەشت پرۆژە یاسایەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتوو ئەمە تێپەڕێنرێت و لە دواترە ئەکرێ بۆ مفاوەزاتێکی تر و ئەمەشڕێ خۆشەکات کە بتوانین بڕیارەکانی تر لە ناو سونە و شیعە دۆستان بۆ تەشریع و دەنگدان و بەدەستێنانی نساب زۆرە لە ناو کوتلەی سونەش و شیعەشدا. ئەتوانم بڵێم کوتلە شیعەکان بە تایبەت زیاتر لەگەڵ تەشریعکردنی ئەم پرۆژە یاسایان تاکوتەرا لە ناو سونەکانی شا هەیە؟ سونە بەگشتی لەگەڵ تەشریعکردنی نییە بەڵام ئێمە کۆبوونەوەیەکمان هەبوو لە ماڵ بەڕێز هادی العامری کە ئەو سەرۆکی لیژنەی تەنفیزی مادەی 140 و نوێنەری سەرجەم فراکسیۆنە عەرەبیە سونەکانیش لەوێ موجود بوون. بەڕاستی ئەو تەئسیری زۆر لەسەر فراکسیۆنە شیعەکان دروست کرد و بەم نەسە پێیوتن من عەرەبم بەڵام ئەمە حەقە و ئەمە حەقە ئەبێ بگەڕێتەوە بۆ خاوەنە ئەسڵیەکانیان ئەم ئەرزانە داگیر کراون پێویستە بگەڕێنەوە بۆ بگەڕێتەوە بۆ خاوەنەکانی بۆیە ئەو قسانەی ئەو کە کردی زۆر تەئسیر لە فراکسیۆنە شیعەکان هەبوو و قەناعەتێکیان لەلا دروست بووە ئێستا فعلەن ئەمە حەقە ئەبێ بگەڕێتەوە بۆ خاوەنەکانی. سونەکانیش هەندێکیان لە پشتی پەردەوە قەلەقیەکان قەرەبووەکە و چۆنێتی قەرەبووەکەیە کەواتە ئەوانیش ئەگەر بەر چاویان ڕوون بێ هەروە مایە پوچ نابن هەروە سەرگەردان نابن بۆ ناوچە ئەسڵیەکانی خۆیان ئەڕۆنەوە بە مەبلەغێ پارەوە یا بە قەرەبوویەکەوە جۆر و چەندێتی و چۆنێتی و چیەتی قەرەبوونەکە چۆنە ئەوە دوای ئەزان ئەو کاتە ڕەنگە ئەوانیش ڕایان بێتە سەر ڕەنگدان. گەشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەبێم کێشێ لە کەرکووک جەزریان حەل بکرێ و چارەسەرکردنی ئەم کێشەیە بە تەعویزە بە پارچەیەک زەوی یان لە ڕووی دارەیە مەبلەغێ پارە وەربگرێت یعنی ئەکید گەشتونەتە ئەو قەناعەتە بەڵێ. باشە ئێوە دەنگتان بۆ سەرۆکی پەرلەمان داوە ئێوە لە زۆرێک لە پرۆژە یاساکاندا لە دەنگدانەکانە ینی ئێوەش گەمەی خۆتانەکەن هەموو ئەم شتانە بە بەلاشەکەن ئەوترێت تەنانەت لە مردنی شا ئەوەشی کە ئەو نێژە بە بەلاش بۆ ناکە هەر هیچی دەست نەکەوێت چەند ژەمێک نانەخوا لە تەعزیەکەتە ئایا کورد چییەکە ئەم هەموو شتە بە بەلاشەکە دەنگەیا بەم دەنگەیا بە و هاوسۆزی ئەوە لوتەلایە لەم یعنی ئێمە ئێستا لە مۆزوعی دەنگدان لەسەر سەرۆکی پەرلەمان مەرجی ئەوەمان هەبووە کە دەنگی پێ بدەین ئەم پرۆژە یاسا لە ناو پەرلەمانە تێپەڕێت و لە ڕابردووشە ئێمە بە هەمان شێوە هەر کارمان لەسەر ئەم بابەتە کردووە. ئێستا ئەوانی ژووتویانە بەڵێ ئێستا چەند قانونێکی جەدەلی هەیە لە ڕاستیە قانونی عفوی عامە کە پێکاتەی سودنە زۆر بەرایانەوە گرنگە ئەو قانونە تەشریع بکرێت و وەکو شیعەش پرۆژە یاسایەکی تریانەیە کە ئەوەی تعدیلی قانونی ئەحوالی شەخسیە. ئێمە کە زۆر دڵنیابین لەوەی قانونی ئەحوالی شەخسی 100% لە پەرلەمانی عێراقا تێئەپەڕێت و ئەمە خواستی گەورەترین کوتلەی پەرلەمانیە کە شیعە ئەم قانونە تێپەڕێت ئێمە لەگەڵەوەی ملاحەزاتەکانیان خۆمانیان پێ بدەین و ئێمە لەگەڵیانە ئەم قانونی خۆمان بتوانین تەشریع بکەین و بە هەمان شێوە بەلامانەوە گرنگە پێکاتەی سونە بە دڵێکی خۆشەوە بە دڵێکی ئەوە ئەرزەکانیان بەجێ بێڵن و بگەڕێنەوە سەر شوێنەکانیان و تەعویزی ئەوانش بۆ لێبوردنی گشتی سونەکان لەوەیە ئێوە هیچ بۆ ئەمانەکەن بەرامبەر بەوەی کە ئەوانیش مرونەت بنوێن بەرامبەر بە ئەو قانونەی هەڵۆشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە. کاکرانج ئەگەر سەیری جدولی ئەعمال کارنامەی پەرلەمان بکەیت لە ماوەی ڕابردووە 3 پرۆژە دانراون ئەو 3 پرۆژەیە هەموو کات پێکەوە بوون ئەکید ئێمەش ئەگەر لایەنەکانی تر مەرجیان هەبێ بۆ ئەوەی پرۆژە یاساکانن کە لە منهاجی ویزاریە دانراوە و ئێستا تەشریع بکرێت ئەکید ئێمەش
ئەو پرۆژه یاسایی کە لە مینهاجی وزاریە دامان ناوەوە دەنگی هێناوە لە ناو پەرلەمانەوە ئێمەش ئەو پرۆژه یاسایەمان دەوێت. یەک پرسیاری کورد بەگشتی گەشتبینی بەوەی کە ڕۆژێ ئەم خەڵکانە داوەتەکەین بە یەکەوە لەگەڵ هاوڕێکانت لە فراکسیۆنە جیاوازەکان پیرۆزباییان لێکەین ئەڵێنەوە شاد بوونەوە بۆ مافەی کە وەکو شیری دایکتان پێتان حەڵاڵە و ئەرز و ئاوی خۆتان وەرگرتەوە. کاک ڕەنج من گەشتبینم و لە سەرەتای ئەم خولەوە ئێمە بە دوو تەوەر ئیشمان لەسەر ئەم بابەتە کردووە. تەوەرێکیان لە ڕێگەی محکەمەی ئیتیحادیەوە کە کۆمەڵێک جوتیاری بەڕێز لەم جوتیارانە کە ئێستا ئامادەن لەگەڵمان هاتوون بۆ محکەمەی ئیتیحادی و لەوێ داوامان تەسجیل کردووە. ئەمە زیاتر لە 11 مرافعەمان هەبووە لە محکەمەی ئیتیحادی هەتاوەکو ئێستا و بە تەوەرێکی تر لەسەر هەڵۆشانەوەی ئەو بڕیارانە. یعنی ئەکید ئێمە مصرین لەسەر ئەوەی ئەم بڕیارانە بڕیارەکانی مەجلیسی قادی سەورە ئەبێت هەڵبۆشێنرێتەوە. ئیتر کەی بێ و چ کاتێ هەر لەم خولەشا بێ پێم وایە قۆناغی زۆر باشی بڕیوە و لەم خولەیە بێ ئینشاءڵڵا. زۆر باشە. ئەمە قسەیەکی باشە بۆ جوتیارەکان هەرچەندە ڕەنگە تۆزە دڵی شێخی تون کردبێ بەڵام شێخیش حەقی خۆیەتی قسە بکە. پاژەم ناوبڕە ئەگەر ئەم قسانە و بەدڵ نییە دەرفەتە دەدەین قسەی خۆت بکەی دکتۆر باشە. حەزی شەکەم لەسەر ئەو مەسەلەی مێژووی فتوحات و شتا کاتێکی تر دوو بە دووەکو چۆن پێش بەرنامەکە قسەمان کرد هەندێک شتم بۆ ڕوون بکەیتەوە بزانم ئەو سەرچاوانەی کە ئیسنادە کردە سەری لەکوێ هێناوتە. ئەوە شتێکی گرنگە بۆی بزانین ئەو سەرچاوانە چۆن دەرچووە کێدانی پیاناوە چۆن ئەوە کردوتە بە سەنەدێکی مطلق بەدەست خۆتەوە وەکو دکتۆرێک ئەوە بەلامەوە گرنگە شێخ. ئەمە وەکو تعلیق نایڵەم هەر بەڕاستی بەلامەوە سەیراوە ئەگەر ڕوونکردنەوە شەهێ دوای ئەم ناوبڕە بە خزمەتی جەنابەت دەگەم یا شێخ بینەرانی هێژا ئێستا ئاگەڕێینەوە. بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ وەکو خات و دیلان فەرمووی ئێستا ئەمان لە دانوورساندان فراکسیۆنە کوردیەکان ڕاستی هەندێک لە برایانی سوننا لەسەر مەسەلەی قەرەبووەکە نیگەرانیان هەیە. شێخ یەک شتی کورت و ئەچمەلای پارێزەران لەسەر قەرەبووکردنەکە ڕات چییە؟ مەسەلەن ئەگەر خەڵکێک کە چەند ساڵە ئەو ئەرزوو ئاوی بەدەستەوەیە لە کەرکک و لە ناوچەی جێناکۆک هەر منفعەتەکەی بۆ ئەو بووە. ئێستش جارێکی تر قەرەبوویەکی ڕێک و پێک وەربگرێتەوە بە پارە بێ بە زەوی بێ ئەمە بە چارەسەرێکی گونجاو نازانیت؟ لە سەرەتا ئەمەوەی ئەوە بڵێم زۆر عیبەکە ئێمە دەوڵەتێکی دیموکراتین و هەندێک یاسامان بەشبەش کردووە و لە پەرلەمان گفتوگویان لەسەر دەکەین کە دەڵێن ئەمە یاسای شیعە و ئەمە یاسای سونەیە و ئەوەش یاسای کوردە. ئەمە زۆر عیبە بۆ پەرلەمان کە بۆ جۆرە مامەڵە لەگەڵ ئەو یاسایانەدا بکات. یاسای لێبوردنی گشتی یاسایەکی مرۆیی و مرۆڤایەتیە. تەنیا مڵکی عەرەبی سونە نییە بەڵکو هاوڵاتیەکی زۆر سوودە و یاسایە دەبینێن لە هەموو نەتەوەکان. بەڵام بەشێکی زۆر لە عەرەبی سونە بە ناوی تیرۆر زوڵمیان لێکراوە یان بە زۆر وایان لێکراوە دان بە تاواندا بنێن کە ئێستا هەیە و مامەڵەی لەگەڵدا ناکرێت. من وەک هاوڵاتیەک ئەوە وەڵامی پرسیارەکەی من نییە شێخ. ئەگەر ئەو کەسانی کە ئەو ئەرزانیان داگیر کردووە کاتی خۆی لە سەردەمی سەدام حوسێندا ئێستا پەرلەمان بابەتی داگیرکاری ڕاست نییە. ئەوەی کە بە هەدیە وەرتان ئەو تعبیرەوە دەوڵەت لە هەموو سەردەمێکدا دیکتاتۆر و دیموکراتی هەیە. دەوڵەتی دیکتاتۆری زەویەکانی بە یاسا وەرگرتووە بە یاساش دابەشی کردوەجا نەچینەوە مسەلەسی یەکەم تۆ کەواتە بڕوات بەوە نییە کە عەرەبێکی زۆر هێنراوە هەر بڕوات بە عەرەبی هاوردەش نییە؟ برای ئازیز
ئەمڕۆ ئەو یاسایانە لە پەرلەمان گفتوگویان لەبارەوە دەکرێت کە بەڕاستی نەبوونی دەستەی سەرۆکاتی پەرلەمان بە هەلزانرا کە ئەو دەستەیە عەرەبی سوننە دەسەڵاتی تێدا هەیە. بەڕاستی دەستەی سەرۆکایەتی ئەو دۆخەی قۆستەوە و ئەو یاسایانەی شێخ من وەڵامی ئەو قسەیە دەدەمەوە کاتم پێ بدە کە بۆ چی بکەمەوە. لا شێخ کاکڕنج ئەم بابەتە بەم شێوەیە نییە. ئێمە ئیستیغلالی ئەوەمان نەکردووە کە مووقعی سەرۆکی پەرلەمان نییەوە ئەم پرۆژە یاسایەمان ئیدراج کرد بێنە خێر. ئەم پرۆژە یاسایە ئەتیفاقی سیاسی لەسەر کراوە لە منهاجی ویزاریە تەثبیت کراوە و نوێنەری ئەوان ئەتیفاقی سیاسی لەگەڵمان کردووە. ئەم پرۆژە یاسایە لە منهاجی ویزاریە دەنگی لەسەردراوە لە ناو پەرلەمان بۆیە پێویستە جێبەجێ بکرێت. یعنی ئەو بابەتێک کە ئێمە ئیستیغلالی ئەوەمان کردبێ کە مووقعی سەرۆکی پەرلەمان لە لای پێکهاتەی سوننە نەبێت و پرۆژە یاساکەمان ئیدراج کردمە بە هیچ شێوەیەک وانە. کەواتە لە سەردەمی محەممەد حەلبوسیشە ئەم مۆزوعە هەر هەبوو و مناقەشە هەبووە و هەر مناقەشەش کراوە. شێخ پرسیارێکی دیاری کراو. ئەگەر ئەو خەڵکانەی کە هەرچەنە تۆ حەزە لە تعبیرەکەم نییە بڵێم عەرەبی هاوردا ئەو ئەرزانیان داگیر کردووە، ئەو خەڵکانی کە ئەو ئەرزانە حکوومەتی پێشوو بە هەدیە یاوەتی پێیان ئەگەر تەعویزێک وەربگرنەوە چەند ساڵی شەخێر و بێرەکەی هەر بۆ ئەوان بووە، ئەمە حەلێکی معقول نییە؟ ناوچەکە زۆر فراوانە. 8 بڕیار هەیە کە 8 ناوچەی کەرکووک ئەگرێتەوە. ناوچەی سەرگەڕان، دووبز، ملتەقا، لەیلان، تازە و داقووق. ئەو ناوچە فراوانانە هۆز و تیرەی جیاوازی کورد و عەرەبی تێدان. پێویستە بە بۆچوونی من کە گفتوگوی ڕاستەقینە لە نێوان جوتیارانی هەرێک لەو ناوچانە هەبێت. دواتر گفتوگۆی ڕاستەقینە لە نێو کەرکووک بۆ دۆزینەوەی چارەسەرێک کە هەموو لایەنەکان ڕازی بکات. باشە تەعویز بە حەل دەزانی جا ئەگەر سیرکە قەرەبووکردنەوە یەکێکە لە چارەسەرەکان. من لە سەرەتاوە 3 چارەسەرم خستە ڕوو دووبارەی نەکەینەوە. ئێستا لە پەرلەمان مناقەشەی قەرەبوو کراوە واتە تەعویز. ئەگەر تەعویزێک وەربگرن دیلان خان وتی ئێمە وەکو کورد هیچ کام لە فراکسیۆنەکان لەگەڵ ئاشتەواییین حەزەکەینەوە عەرەبانی کە چەند ساڵەوە ئەرزانیان بەدەستەوە ئێستش قەرەبوویەکیان باتەوە حکوومەتی عێراق. ئەوە بە چارەسەرێکی باش نازانی؟ من نوێنەری جوتیارانی عەرەب نیم بە هۆزە جیاوازەکانەوە. من دەڵێم بە بۆچوونی کەسی خۆم بە بۆچوونی خۆم قەرەبووکردنەوە یەکێکە لە چارەسەرەکان کە دەکرێت بخرێتە ڕوو. بەڵام کە دەگەڕێتەوە بۆ دەقی یاسا پێشنیازکراوەکە لەوێدا قەرەبووکردنەوەی تێدا نییە، بەڵکو لەوێدا قەرەبووکردنەوەی زەویە کشت و کاڵیەکان هەیە. هەمووانیش دەزانن کە زەوی کشت و کاڵی چۆڵ لە کەرکووکدا نییە. ئەمە کێشەیەکی دیکەیە لە پرۆژە یاساکەدا هەیە. مەشروعەکە هەیە قەرەبووی پارە یان پارچە زەوی. بە چارەسەرێکی باشە زانی لە قانونەکە هەیە. سیرکە تەنانەت دەوڵەتی پێشوو کە ئەو زەویانەی بردووە بڕێک پارەی بە قەرەبوو داوە. هەرگیز وان نییە. لە داقووق قەرەبووی هیچ جوتیارێک نەکراوە. ببوورە شێخ لە داقووق قەرەبووی جوتیاران نەکراوە. لە بڕیارەکاندا بڕە پارەیەک هەیە، بەڵام بڕەکان جیاوازن. لە ناحەی سەرگەڕان بۆ دۆنمێک 20 دینار دیاری کرابوو. لە بڕیارەکاندا ئەوە هەبووە بەڵام لە جێبەجێکردندا نەبووە. نەخێر وەریان نەگرتووە. ئەڵێ تەعویز لە نەس قەرارەکەیە مەوجودە. نەس قەرارەکە لە نەس قەرارەکەیان نووسراوە بەڵام فەلاح وەری نەگرتووە. بەڵام یەک شتێکت بۆ ڕوون بکەمەوە، تەعویز لە ئەو وەختی کە بە قەرارەکە دانراوە کە جوتیاری کورد ڕفزی کردووە دینارێک و 350 فلس. باشە شتێک کە خۆت ئەزانی، یعنی ئەوەی کە نووسراوە کورد وەری نەگرت و ئەوە حسابە. ئێستا من پرسیارێکی وازەحم لێ کردووی، هەرچەندە من نازانم، یعنی عەفوم کە من حەزم لە شتی شەخسی نییە، بەڵام
تو خۆشە لە ناو قایمەی مادەی 140 خۆت شخصی خۆشت ئێستا نازانم بۆ لەم بەرنمەیە وەکو نوێنەری برایانی عەرەب ئاوا قساکەی لە کاتێکا خۆشە داوای تەعویزە کردووە لە ضمنی مادەی 140 ئەوەتانە نازم ظاهر مدغش کێوە چێ ئەو ناوە کێیە؟ منو چی؟ منو ئەوە ئەو ناوە کێکە گوتی؟ ناظم ظاهر مدغش ئەم کەسایەتیە کێیە؟ ینی من داوای قەرەبووم کردووە من مادەی 140 نامگرێتەوە تۆ مەشمولی تو تەنانەت دایکیشت ناوی عەلیە عەبدوڵڵایە ئەوە ڕاست نییە ئەویش تەقدیمی مامۆستای بەڕێز ئەوە ڕاست نییە من حەزم لەشتی شخصی نییە بەس من بە دوای وتنی حقیقەت لا تحولون من کاتێکە عەرەبەکانی مووسڵ ئاوارە بوون دەیان بەرنامەم بۆ کردو تۆ بە نوعێک لە پشتی پەردەوە شتێکەڵیت و لەسەر تەلەڤیزۆن شتێک بەس ڕێگەم پێ بدا ئێوە بەو زۆرە دیارە کە دەتانەوێت وا دەربخەن کە من لە نێوان دژمنانمدا دانیشتوم ئەمە ڕاست نییە ئەوە ڕاست نییە میوانی منی ئەویش میوانی منە من هاتووم بۆ ئێرە بەس ئارام ئەوە ڕاستیان نا من هاتوومەتە بەرنمەکات بۆ خستنە ڕووی چارەسەرێک کە خەڵک ڕازی بکات ئێستا تۆ خۆت لەوێ ئەمە داوای تەعویزەکەی من پرسیارە لێکە مەڵام تەعویز حەلە ئەڵێی تەعویز حەلە بەڵام ئەچیتەوە سەر خاڵی سەرەتا دیسان کۆمەڵە مناقەشەی تر ئێستا کە تۆ خۆت تەعویزت داوا کردووە بوو بۆ خەڵکی تر ڕەوای نابینیوانی ژۆری بگرن برای بەڕێز پێم گوتی من گوتەبێژی جوتیارانی عەرەب نیم من هاتووم بەشداری بەرنمەکەت بکەم بۆ ئەوەی بۆ چوونی خۆم بخەمەڕۆ بۆ خستنە ڕووی چارەسەرێک کە هەموو لایەنەکان ڕازی بن پێی دەرفەتم داوە پێوە ئێستا من پرسیارێکی ترەکەم ئەڵێم قەرەبوو حەلە کە قەرەبووکردنەوە یەکێکە لە چارەسەرەکان جا بۆ جوتیارانی عەرەب یان کەسانی دی بەڵام دەبێت بگەڕێنەوە بۆ دەقی بڕیارەکان ئەوەی هەیە قەرەبووکردنەوەی دارایی نییە بەڵکو قەرەبووکردنەوەی زەوی کشت و کاڵیە أكو ممكن تقرأين النص هذا يك دقيقة لفقري سيما خود بوم خوانه روا شيخ أكو تعويض الأرضي أو المالي طبعا بين تخوا كاكرانج أجر رقم ده يك دقيقة أودي لا خان دوزيا فقري سيم أو تاني أو ليرة هاي لا يتوشها بله أو فقري سيم بله فقري سيما المادة ثالثا مادەی سێیەم جوتیارە گرێبەستکارەکان قەرەبوو دەکرێنەوە بە پشتبەستن بە بڕیارەکانی ئەم یاسایە دوای گەڕانەوەی زەویەکان بۆ خاونەکانیان بەم شێوەی خوارەوە بەرگەی سێیەم ببورە دووەم بەڕەپارە بەمبەستی قەرەبووکردنەوەی و کەسانە کە دەیانگرێتەوە جابین دەکرێت ئەم مادەیە لە چوارچەوەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە لە پرۆژە یاسای بودجەی گشتیدا دیاری کراون ئەمە وردەکاری و پوختەی یاسایەکەیە ئەم بڕیارانە ڕوون نین وردەکاریە ئەمە بڕیارەکانی ئەنجومەنی شۆڕش هەڵوەشاوە کاتێک دەردەچوون ڕوون بوون لە بڕیارەکاندا بڕە پارێکی دیاریکراو بۆ دۆنمێک دیاریکرا بوو ئەمڕۆ ئێمە بەرەو هەڵۆشانەوەی ئەو بڕیارانە دەچین ڕاستەکەی هەبوو بەس لەسەر پەڕەکە بەبێ جێبەجێکردن على الورق بدون التنفيذ من ناڵێم هاوڵاتی کوردی هەژار کە زەویەکەی لێدا گیر کراوە بس باللي جاي مسكين نییە صاحبی حەقی خۆ أنا ما أقول هو ماله حق بس اسمح بەس ڕێگەم بدا لا لا يعني من ناڵێم کە هاوڵاتی کوردی داما و هەژار کە زەوی برداوە لەو سەردەما کە ئەو هاوڵاتیە مافی خوراوە من ناڵێم لەسەر حەق نییە ڕەنگە بە زۆر لێ سندرابێت ئەوە شتێکی ترە من پێم گوتیت بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە ڕوون بوون بڕە پارەیەکی دیاریکراو بۆ هەر دۆنمەیەک داناوە ئێمە دەمانەوێت ئەو بڕیارانە هەڵبۆشێنینەوە دەمانەوێت ئەوە ڕوون بکەینەوە کە ئەگەر بمانەوێت ئەو بڕیارانە هەڵوەشێنینەوە
دەبێت ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی نوێنەرانەوە دەردەچن دەبێت ڕوون بن کە قەرەبووی جوتیاران بە هەر دۆنمێک بڕێکی دیاریکراو دامنرێت و باز بکرێت. ناڵێن کە بڕەکە جۆرێک بێت نەزانین چەندە. ئەوە شتێکە ئەم قسەی لەسەرەکە، یعنی قانون مەجلس قیادە ثەورە لەبەر ئەوەی قانونێک ظالم بی مەبلەغەکەی تحدیدە کردووە شتێک قانونی نەوی. ئیسا ئەم ئەڵێ على مجلس الوزراء إصدار تعلیمات بۆ تەنفیزی ئەو قرارە. مەجلسی وزراء بەیانی لجان تشکیلەکە ئەو لجانە تەقدیری مەبلەغەکە لە وەختی سەدام لجان و مجان نەوی سەدام حوسێن دانش قرارێکی دا دینارێک و 350 فلسطینی ئەبوودن. باشە شێخ لە تەشریع ئەو وردەکاریانە نییە، دوایی بە قانون تەنزیمەکرێت، بە تعلیمات تەنزیمەکرێت، بە تعلیمات. یعنی تۆ مشکلەکەت مەبلەغی تەعویزەکەی و چۆنێتێکێتی؟ نا من نا. أنا أقول يجب براني أن عرب تكون بس اسمح لي أنا أقول يجب أن تكون من دەڵێم یاساکان دەبێت ڕوون بن نەک ناڕوون بن، یان بڵێن لیژنەیەک بۆ ئەم پرسە پێک دێنێن. بڕیاری پەرلەمان دەبێت ڕوون بێت. يا أما قسەیەکی معقولە شێخ، يا أما دیلان خان أن يكون واضح. أما مسألة ئەوێ بزانێ مەبلەغەکەت چۆنە، ئەوێ بزانێت تەعویزەکەت چۆنە، ئەوێ بزانێت کەی دەست پێکە، ئەوێ بزانێت چه جیهەتێک تەنفیزیەکە. وایە کاک شێخ؟ طبعا کاکرانج ئێمە ئەم ملاحەزاتانەمان وەرگرتووە و ئێمە لەگەڵ لیجنەی قانونیشە مناقەشەی ئەم بابەتەمان کردووە. ئەمان خۆیان ئێستا ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ نەسە ئەسلەکەی حکوومەت کە هیچی نەنووسیوە. ئێمە داوامان کرد لە لیجنەی قانونی ئەم بابەتانە هەمووی بەڕوونی وەکو مقتەرەحی لیجنەی قانونی تەثبیت بکرێت، بەڵام خۆیان لەگەڵ ئەوان بگەڕێنەوە بۆ نەسە حکوومەکە بە بێ هیچ گۆڕانکاری. تێگەم فەرموو. ئینجا شێخ. جەنابێ شێخ قسەکانم ڕوون بوو. ڕوونە. ئێمە داوامان کرد بڕی قەرەبۆکان ڕوون بێت. ڕوونە دیاریکراوە. بەڵام ئێوە لە ئەنجومەنی نوێنەران ڕەتی دەکەنەوە و دەتانەوێ بگەڕێنەوە ئەو بەرگە یاسایی ئێستا خوێندمەوە. ڕەسەنەکە. بەڵێ. ئێمە ئەتوانین ئیش لەسەر ئەو بابەتە بکەین، مقتەرەح بدەین بە لیجنەی قانونی و مەبلەغەکە تەثبیت بکەین لێرە. ئەوە باشە بەڵاتەوە شێخ. ئەڵێ من ئەو تێبینیانەی کاک شێخ بە هەند وەردەگرم و ئەو مەبلەغە دوایی لە ڕێنمایەکانە بەڕوونی دەستنیشانە کرێ دوای تێگەیشتنی کوتلەی سوننە لە مەسەلەی وەرگرتنی تێبینی و سەرنجەکانی پەرلەمانتارانی سوننە. باشەوە؟ بەلای منەوە ئەوە چارەسەرێکی باشە. ناوچەکە فراوانە و هەموو جۆرە هۆز و عەشیرەتێکی تێدایە. 4 پەرلەمانتار هەن کە نوێنەرایەتی ئەو ناوچانە دەکەن لە پەرلەمان لە دووبز و حەویجە و کەرکووک. من گوتەبێژ و نوێنەریان نیم و بە شێوەی گشتی قسە ئەەکەم. تۆ مادەم خۆت ڕازی خوا گەورەیە بۆ ئەوانیش دەکەم. شێخ مادەم تۆ ڕازیت خوا گەورەیە بۆ ئەوانیش باشە؟ ئەم خاڵە زۆر ئەرێنیە کە ئێمە لە شێخەوە دەیبیستین کە قەرەبووکردنەوە چارەسەرە. یەکێکە لە چارەسەرەکان. یەکێکە لە چارەسەرەکان. زۆر باشە فەرمۆن. اینجا شێخ تۆ برای خۆشەویستی منی، من وەکو دژمن سەیری هیچ کەسێک ناکەم بە تایبەتیش تۆ، بەڵام جارجاریش کە لە دوورەوە میوان مەبی بە مباشر هەر ئەم بەریکەوتنی ڕەئیانەمانە بێ بۆ ئەوی کە تۆ بجوڵێنم دەناتۆ میوانێکی مفەزەلیت سەرچاوم بەعکسەوە من میوانی ئێوە ماڵی ئێوە لە کەرکووکە وانە فەرموو. صاحب دوو کۆمنتمە یەکێک بۆ شێخ و یەکێکش بۆ خوشکە دیلان لەبارەی کۆمنتەکەی بۆ شێخ دەلێ زەویزار هەمووی مولکی دەوڵەتە. ئایا چۆن بوویتە مولکی دەوڵەت؟ من ناگەڕێمەوە بۆ 1400 ساڵ پێشی ئێستا، بەڵام دەگەڕێمەوە سەردەمی حزبی بەعس کاتوەتە سەر دەسەڵات چۆن ئەم زەویانەی کە لە بنەڕەتە بە سەنەدی تاپۆ زەوی کورد و تورکمان بووە چۆن بوویتەتە زەوی دەوڵەت و دوای چۆن دابش کراوێتەوە سەر عەرەبی عەشایر و عەرەبی هاوردا.
ئەم زەویانە بە پێی 11 قەراری مەجلس قیادە سەورە ئیستیملاک کراون. من لەسەر هەر 11 قەرارەکە قسە ناکەم، بەڵام قسەم هەیە لەسەر قەراری 369 کە لە سیوێکی 375 دەرچووە، بەچی ئامانجێ دەرچووە و لە ژێر ناونیشانی چی بڕیارەکە دراوە. بڕیارەکە دەرێ لە ژێر ناونیشانی مەصلحە العامە، واتە تحت عنوان مەصلحە العامە. بڕیاری داوە مەجلس قیادە سەورە کە 135,000 دوێنم زەوی ئیستیملاک بکە لە کەرکووک لە پێناوی بەرژەوەندی گشتی، یاخود لە هەندێژیان لە فەقەرە ئاماژەی داوە گاگوایە ئەم شوێنانە منتیقەی نەفتی و عسکەرین، واتە لەبەر بەرژەوەندی ئەمنی و عسکەری و منشعات نەفتی. کە بڕیارەکەی داوە ئەو زەویانە هەموو زەوی کورد و تورکمان بوونا. بۆ نمونە لە هەندێک شوێن گوندێکی بچووک هەبووە کە عەرەب نشین بوونە، لە بنەڕەتە ئەوانە شەر عەرەبی هاوردن، بەڵام ئەوان مێژویان کەمێک کۆنگترا، زەویەکان بە سەنەد هین خۆیان بووە. ئەو قەرارەی مەجلس قیادە سەورە زیگزاکی کردووە بە ناو گوندەکانە، ئەوەی تورکمان بووە گرتوێتیەوە، ئەوەی عەرەب بووە نەیگرتوێتەوە. نمونەتە دەمێ تسعینی کۆن کە برایانی تورکمان شیعەن دوو مقاتعانەیە 39 و 63 هەردوو مقاتعەکەی ئیستیملاک کردووە. هاتوۆتە ئەملاترەوە گوندی عادلیە هەیە کە برایانی عەرەبی سونەن، ئەوەی ئەوانی ئیستیملاک نەکردووە ئیستثنای کردووە. لەم لایەوە گوندی تۆبزاوەیە مقاتعی 24 ئەوەشی ئیستیملاک کردووە. واتە هەموو ئەو ناوچانەی کە لە دووبزەوە دێت تاگاتە دووس خورمات و لە چۆ زەوی عەرەبەوە ئیستیملاکی نەکردووە، هینی کورد و تورکمانەکەی ئیستیملاک کردووە لە کاتێک کە ناونیشانی قەرارەکە تحت عنوان مەصلحە العامە. لە دوای ئەوەی بڕیارەکەی داوە زەویەکانی لە ناوی ئێمە ڕەش کردێتەوە کە لە بنەڕەتە هەمووی تاپۆی هەیە، تاپۆی عوسمانی هەیە، لە ناوی ئێمە تەغییر مولکیەی کردووە. دوای ئەوە هاتووە ڕژێمی بەعس، زەویە گوندەکانمانی خاپور کردووە و ئێمە ڕاگواستوەتەوە لە ئەم شارە بۆ شارەکانی ناوڕاستی عێراق و بۆ هەولێر و سلێمانی. هاتووە دوای ئەوە ئەم زەویانەی ئێمە بە شێوەی گرێبەست داوە بە عەشایری عەرەبی کەرکووک و بە عەرەبی هاوردا. لە کاتێکەوە کە قەرارەکەی داوە گوتوێتی ئێرە شوێنی عەسکەری و منشعاتی نەفتیە، ئەبێ ئەم زەویانە دەست بەسەری دابژیر لێ مقابل 2 دینار و نیم. بەڵام هاتووە تەوزیعی کردووە بەسەر عەرەب کە چی عەشایری عەرەبی چی عەرەبی هاوردا. ئەم ناعەدالەتیە درێژەی کێشا تا 2003. بەڵام لە دوای 2003ەوە کە ڕژێمی بەعس ڕووخا تلقائیەن ئەو عەرەبانێک کە وەکو شێوەی داگیرکاری هاتووبوونە سەر زەویزارەکانی ئێمە، پێشەوەی ئێمە بگەڕێنەوە ئەوان گوندەکانیان جێهێشت و ڕۆیشتن لەبەرەوە دایانزانی داگیرکردن و زەوی خۆیان نییە. بەڵام ئەو عەرەبانێکەوە لە ناوچەکە لە ئەسڵە و ئەساسە لێ بوون، لە بنەڕەتا لێ بوون، داگیرکرد نەبوون، ئەوان خۆیان مانەوە و کەسش پیانی نەیوت عەلە عێنەک حاجب. بەڵام ئەوانەی کە داگیرکرد بوون جێیەکانیان جێهێشت. بەڵام لە دوای ڕووداوەکانی 2007ەوە بە شێوازێکی تر هاتنەوە، بە فۆرمێکی نوێ هاتنەوە، گوایە گرێبەستەکانی سەردەمی ڕژێمی بەعس کارایە و هەڵنەوە شاوەتەوە بە پاڵپشتی ئیدارەی پێشووی کەرکووک هاتن جارێکی تر داوای زەویەکانەکەەوە. هەمووی ڕاکانجبوری پشتگیری بەڵێ هەمووی ڕاکانجبوری بووە، هێزشی ئەنار لەگەڵ عەرەبە داگیرکەرەکانە بۆ سەر گوندەکان پاڵپشتیانیە کرد بۆی جێنشینیان بکاتەوە جارێکی تر. پرسیارەکەی ترم بۆ دادە دیلان باس کرا لەبارەی پرۆژە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلس قیادە سەورە کە لە پرۆژەی حکومەت هاتووە. باشە، بەڵام خاڵێک گرنگ هەیە بێ باس لێ بکەیت. لە پرۆژە یاسای حکومەت 8 قەراری مەجلس قیادە سەورە هاتووە، بەڵام ئەوەی لە لیژنەی قانونی پەرلەمان تعدیلاتی تێکراوە 5 قەراری تر ئیزافە کراوە، کاتی خۆی لەبیر کراوە بکرێنە ناو پرۆژەکەەوە. ئەمە نقطەیەکی گرنگە. ئەگەر با پرسیارەکەم تەواو بکەم، قەراراتی مەجلس قیادە سەورە گریمان ئەگەر ئیشەڵا بەیانیان دوو بەیانی ئیقرار بکرێ، ئەوە پەیوەستە بە 300,000 دوێنم زەویە. بەڵام ئێمە 900,000 دوێنم زەوی ترمان هەیە، ئەوە پێویستی بە تەشریعی قانون نییە. قەراری 29 بۆ دراوە، بەڵام ئەو قەرارە جێبەجێ ناکرێت. لە ساڵی 2012 دراوە هەر جێبەجێ نەکراوە
و جارێکی تر لە 18/6/2023 کاتی کە ئێمە قەزێکە گەیشتە بنبەست هاتینە سەر شەقام و مانمانگرت بەڕێز هادی عامری ئەو قەرارەی کارا کردەوە. ئێستا وە لە دەسەڵاتی حکوومەتت خۆی جێبەجێکە هیچ پێویستی بە پەرلەمانی ئایا بۆ ئەو بریارە جێبەجێ نەکراوە. سەبارەت بۆی لەم پرۆژه یاسایەیە هەشت ئیلغای قەراراتی مەجلیسی قیادەی سەورە بۆ 8 پرۆژه یاسا ئەکرێ. لەم قۆناغە توانیمانە ئەمە بکەین. ئەمە بەمانای ئەوە نییە کە ئێمە بڕیارەکانی تر ئیشی لەسەر نەکەین بۆ مفاوەزاتێکی تر بۆ قۆناغێکی تر ئیش لەسەر ئەوانی تریشەکەین. 50,000 ئاسانە بۆ ئەمە ناگەڕنەوە. ئێمە بەردێک هەڵبگرین و بیهاوین و هەدەف بپێکین لەوە باشترە کۆڵێک بخەینە کۆڵمانەوە و نەتوانین بگەینە ئامانج. لە ئێستایە ئەتوانین ئیش لەسەر 8 پرۆژه یاسا بکەین بۆ هەڵوەشانەوە لە قۆناغەکانی تر. بووە بە بڕیاری. ئەمە بابەتێکی ترە. ئەمە قەرارات شیمالە. ئەم بڕیارانە لە ساڵی 2012ەوە هەڵوەشێنراونەتەوە. ئێستا هەموو ئەم پرسە لە وەزارەتی عەدلە کە چۆن وەزارەتی عەدلیش بەدەست کوردەوە. جەنابی بەڕێز کا خالیشوانیمان 2 ڕۆژ پێش ئێستا بینی کە لیجنەکەی بە تایبەت ناردۆتەوە بۆ مەناطقی ئەوەی کە ئەرازی ئیطفائی لەسرە و لە ماوەیەکی نزیکە جێبەجێ ئەکرێت ئەو پرۆژە. 900,000 دۆنمەکە هی 900,000 دوێنەمە بە قەراراتی لیزنەی شؤونی شیمال سەیریکە ئەمە لە 2012 بڕیاری لەسەر دەرچۆ بەدەست وەزیرەکەشەوە وەزارەتی عەدلەوە ئەویش کوردە. ئاخە لە 2012 لە دەست کورد نەبوو لە شێخ بۆکەن. خالیشوانی ئیشی جدی لەسەر ئەم بابەتە تشکیل کردووە بۆ ئەم بابەتەوە لە ماوەیەکی نزیکە حەسم ئەڵە لە ماوەیەکی کەماوە حەسم ئەگلابێتەوە. کاک ڕەنجیانەگە یەک دەرفەتێ بدەین ئێمە پێمان وایە حکوومەتی عێراق نیازی ئەوەی نییە کە ئەم بریاری 29 جێبەجێ بکە ئەو یاسایەش تێپەڕێنێ بۆ یەکێتی پارتی کاتێ چوونەتە ناو حکوومەتی عێراقەوە لەم کابینەی بەڕێز شیاع سوودانی وەرەقەی تەفاوزیانەیە کە مادەی 140 تەفعیل بکرێتەوە برگەکانی جێبەجێ بکرێت وا تەمەنی حکوومەت تەواو بوو دەمانجی ماوە هیچ لەم برگەکانی مادەی 140 جێبەجێ نەکراوە و بە تایبەت بڕیاری 29 پێویستی بە پەرلەمانیش نییە نەکراوە. مادەی 140 موازنەی تایبەتی بۆ دانراوە و تەعویزی ئەو کەسانش کراون لە ماوەی پێشوە لە دەورەی پێشوو هیچ موازنەیەک تەرخان نەکرابوو بۆ ئەمە لەمە ئەتوانین بڵێن 100 ملیار بۆ هەر ساڵە دانراوە. ئەمە قۆناغێکە کە ئەوە قەرەبۆکەیە قەرەبوو هاودەکان تازا درێت بەشێکی قەرەبووکردنەوەی مادەی 140 خۆی سێ مەرحەلەیە هێشتا هیچکردنەوەکە قەرەبووکردنەوەکە قۆناغێکیان ئەوە هێشتا تەواو نەبووە وا خەریکن دەستی پێکەن بەڵام ئێمە زەویزارەکان کە گرنگە لە برگەی 6 هاتووە تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە. ئەزانم سەیریکە لەبەرەوەی ئەوە شتێک جێبەجێ نەکراوە معنای ئەوە نییە کە ئەمەش بچوێنی بەوە. ئەڵێ ئەمە ئیشی لەسەرەکەین لە مفاوەزاتین بۆ 300,000 دۆنمەکە. ئەوە پێویستی بە تەشریع قانونە لە پەرلەمان ئەوە نەختی قورسە لەبەرەوەی دەنگی پەرلەمان 50 زایدیەکەی بەڵام قەراری 29ەکە ئەوە لە دەسەڵاتی سەرۆکوەزیرانە لە دەسەڵاتی سەرۆکوەزیرانە لەگەڵ وەزیری کشتتوکاڵ و وەزیری داد ئەمە بۆ جێبەجێ ناکرێ ئایا بربەستەکان چین لە پێش جێبەجێکردنی بڕیاری 29 پێش 3 ڕۆژ ئەم بابەتەمان لەگەڵ جەنابی وەزیری عادل مناقەشە کرد کە ئەمە گەیشتۆتە کوێ وتی بەم ناسەوتی لە قۆناغی زۆر پێشکەوتووە بەم نزیکانە حەسمەکرێ و لیجنانەکانمان ئێستا ئیش لەسەر ئەوەکەن کە چۆن لە تەسجیلی عقاریەوە تەسجیل بکرێتەوە بە ناوی خاوەنە ئەسلەکانیانەوە. زۆر باشە جەنابی پارێزەر فەرموو. کاک ڕەنج منەمەوە بگەڕێمەوە شێخ باس مێژووی کرد باسی ئیمام عومەری کرد ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو خۆ بەس فتوحات بەس عێراقی نەکرد ئیمام عومەر خۆ فتوحاتی کرد لە فلستینیش ئێستاش کە فلستین ئێستا بەدەست جوولەکەوەیە هەموو سنەکان تطبیعیان کردووە لەگەڵ و نتوانیان کە عەرزێ مقدسیشە لەلاینی ئیسلامەوە ناوی ئیسلام و کە باسی ئەو عەرزاکە خۆ ئیسلام ئێستا خۆ کوردستان ئێستا ئیسلامە خۆ فتوحات لە ئیسلام ماوەتەوە تا باسی ئیمام عومەر بکە ئەگەر باس عەدالەت بکات هیچ پەیوەندی بە ئیسلام و عەدالەتەوە نییە ئەوەی کە باسی کرد و نتوانی خۆی بگەڕێنێتەوە وەکو مێژوو کە لە کات ئیمام عومەرا و عەرزانە بەدەستیانەوەیە ئەمە با ڕوونکردنەوەی باس هیچ پەیوەندیەکی بە مەسەلەیەوە نییە بۆی ئاخە مۆزوعەکە پەیوەندی بە عەدالەتەوە هەیە ئەو باس قسەمان لەسەر ئاخە باسی عەدالەتی کرد
باسی عدالەت ئەوەشی کرد ئەی باسی عدالەتی ئەوەی کرد کە لە 75 لە 74 لە 75 هەموو دیێک کوردەکان هەمووی ڕوخا هەموویان ڕوخا و تەرحیل کردیان بۆ جنوب و وەسەط باسی ئەو عدالەتی و حکومەتا کاکە ئەڵێ حکومەت کە دایەتی ئەو عەرزانی دایەتە بە ئێمە 10 ساڵ قسەکانێ بەڕێزن بە نرخن بەڵام 10 ساڵ قسەی وا بکەین بەقەدەر ئەوە نییە دوو پەرلەمانتار جوهد بکا لە بەغا بەڵام وەزیرێک ئیمزایە بکە لەبەرەوە ئەمان چی بکەن تێبینیت لەسەر ئەم جوهدەی فراکسیۆنە کوردیەکان لەو خۆیان بە زیابێ لەسەر ئەمە مشکلیان تا ئێستا دێمەوە بۆ ئەوەش کە تو باسیەکەی باس پەرلەمانەکانەکە بەس هەر ئەوانن کە پەرلەمانەکان و نوێنەرانی عرب ئەڕۆن لە تەفضیلەکەن لە بەغا باسی ئەو مۆزوعاناکەن کە هین بڵێن ئەو حکومەتە ئەو گرێبەستانەی بۆ عربانە کردێ بەڵام بێتەوە بۆ سەرەتای ئەم مۆزوعە کە باس استملاکە کرێ استملاک پەیوەندی بە گرێبەستەوە نییە پەیوەندی بە وزاراتەوە هەیە کە وزارەتی دیفاع کە وزارەتی ئیدارە مەحەلیە کە وزارەتی نەوتە پەیوەندی بە وزاراتەوە پەیوەندی بە گرێبەستەوە نییە گرێبەست لە 2007 لە سەر فەقەڕەی 4 مادەی 140 ئلغا کرا هەموو گرێبەستەکان کامانە ئێستا ناویان لە مادەی 140 هەیە لە تعویزە هەیە عەقدەکانیان ئلغا کراوەتەوە پێویست ناکە دووبارە ئلغایکەنەوە ئلغای کراوە دووبارە ئلغایکەنەوە ئەوێ تەفعیل ئەوەی پەرلەمان لەسەر پەرلەمانەکانە تەفعیل مادەی 140 بکە هەند 2007 فەقەڕەی 4 کام گرێبەستانی لەسەر استملاک و ئطفا و استیلاکە کراوە مەشمول بە مادەی 140 ئەوانە ئلغاکەنەوە هیچ پەیوەندی بە استملاکەوە نییە ئێستا کە قەرار مجلس تەورە پەیوەندی بە وزارەت و مەلاکەوە هەیە هیچ پەیوەندی بە گرێبەستەوە نییە ئەمە خاڵ یەکەم ئێمە کە باسی قەرار لە جنێ شئونی شیمال ئەوانەی کە پاریان وەرگرتووە لە مادەی 140 بۆ قەرەبوو بەڵێ هەیە فوتا نا باسەوەت بۆکەم مادەی 140 باس ئەو گرێبەستانە ئاکا کە لەسەر استملاک و استیلا و ئطفایە پەیوەندی بە قەرار مسقیاتەوەرەوە نییە و پەیوەندی بە قەرار بستنەوە نییە کە پەیوەندی بەس بە ئطفاوەکە و بە قەرار بستنەوەکە جەنابی پارێزەر پرسیارێک بۆ خۆم بۆ تو مادەی 140 لەگەر جێبەجێ بکرێ نابێ بەدیلی حەلی بڕیارەکانی مەجلیسی قیادی هەڵۆشاوەش بەڵێ من ئیسباتی بۆ دەکەم قووەتی قانونی هەیە پێویست بۆ هەڵوەشانەوەی پێویستە لە ناو پەرلەمانی عێراق دەنگ بهێنێ بۆ هەڵوەشانەوەی ئەخر بەس خۆ مادەی بەڵێ مادەیەکی دەستوریە بەڵام هەرە بێتە پەرلەمان و بە قانون هەڵق القانون يلغى بقانون تێنەگەیشت لە من جارێ یا شێخ پرسیارەکەت بۆ من کاکڕەنج ئەمان جارێت لە من تێنەگەین من تو باسی گرێبەستەکانت کرد من باسی گرێبەستەکانەکەم کە هەڵەوەشێتەوە لە ڕێگەی مادەی 140 باسی استملاک ناکەم کە بین وزارەت و بین مەلاکە بین وزارەت و مەلاکە ئەوێ قەرار مسقیاتەوەرە هەڵەوەشێتەوە لە پەرلەمان تا لە وزارەتەوە بگەڕێتەوە بۆ مەلاک من باسی گرێبەستەکانەکەم کە عەرب باسی گرێبەستەکان خۆیەکە کە ڕەبتێکا بە قەراری مسقیاتەوەرەوە هیچ پەیوەندی بە قەرار مسقیاتەوەرەوە نییە ڕەبتی بە مادەی 140 هەیە کە ناویان لە مادەی 140 هەیە و داوای قەرەبوویان کردێتەوە ئەوەش کە ئلغای کرد ئەو گرێبەستانێک کە ئلغا کرد کە لە 2007 ئەمانەی عامەی مجلس وزەرا لەژنەی مادەی 140 لەسەر فەقەڕەی 4 هەموو عەقدەکانی ئلغا کراوە بەڵام ئێستا مدیریەی زراعە وزارەتی زراعە پابەت نییە بەو قەراری ئەمانەی عامەی مجلس وزەرای 2007 و فەقەڕەی 4 ئلغای کاتەوە ئەمە یەکێک لە خاڵەکان ئێمە هیسە هەیمانە لە تۆبزاوە هەیمانە گرێبەستەکانیان قەرار لجنەی شؤون شیمالە قرار لجنەی شؤون شیمالە و عەرزەکەش استملاکە ئێمە توانیمان ئەو عەقدانە هەڵوەشێنینەوە ئەو تا من نووسراوم پێ ئەو عەقدانەمان هەڵوەشانێتەوە کە مەشمولە بە قەرار لجنەی شؤون شیمال قەرار سیاسی پێوەتە ئەو قەراراتانەی کە سیاسیە ئەوە هەموو قەراراتی سیاسی کەرکووکە کە لەسەر عەرز استملاک و ئطفا و استیلا کراوە بە قەراراتی لجنەی شؤون شیمال بە قەراراتی لجنەی شؤون شیمال لەسەر عەرز استملاک و ئطفا و استیلاش کە ئێمە ئەو قەراراتانەمان هەڵوەشانێتەوە بۆ نمونە لە لەیلان کاک محەممەدمان یەکە پێش وەختیش لە کەناڵی ڕوودا قسەی کرد کە عەقد ئەو عەرەبە لەسەر عەرزەکە استملاکە عەقدەکەی بەڵام کراوە بە قەرار لجنەی شؤون شیمال وەکو کەسێک کە زۆر ماندووی بەم پرسەوە چ تێبینیە کە هەیە بۆ فراکسیۆنە کوردیەکان بۆ دەوڵەمەندکردنی دیجگایان چونکە ئێستا خەریکی دانووسانن لەلایەکەوە لەگەڵ سوننا لەلایەک لەگەڵ شیعە لەلایەک ینی خۆتەزانی هەلومەرجی ئەمانی شەستیارە چ تێبینیە کە تۆ لە ناو ڕووداوەکانای بە شێوەیەکی عەمەلی بەڵێ ئێستا ئەوە کە لەسەر بۆ هەڵوەشانەوەی قەرار مسقیاتەوەرە ئەوە ئێستا باسییان کرد کە هەڵبوەشێتەوە ئەوە ئەگەڕێتەوە لە وزارەتەوە گەڕێتەوە بۆ مەلاک ئەو گرێبەستانە ئەوێ لەسەری عیشکەن لەسەر قەرارەکەی 2007 ئەمانەی عامەی مجلس وزەرا لەژنەی مادەی 140 فەقەڕەی 4 ئەوانە دووبارە تەفعیلکەنەوە ئلغایکەنەوە هەموو عەقدەکان ئلغاکەنەوە پەیوەندی بۆ نییە بە قەراراتی مسقیاتەوەرە ئەمە یەک دوو
باسی قرار بستنەوەکەن ئیسا قرار بستنەوە باسی وزارەتی عەدلەکەن وزارەتی عەدل لیژنەیەک دانا کە بگەڕێتەوە بۆ مەلاکەکان پێویستی ناکات بگەڕێتەوە بۆ عەقدەکان کە ئیلغای کاتەوە عەقدەکان هەمووی ئیلغا کراوەتەوە بۆ قرارەیە یعنی پەیوەندی بە زراعەوە نییە کە بگەڕێتەوە بۆ زراعە بڵێ کاکە بێ زراعە تاپۆگە بگەڕێتەوە بۆ خاوەن مەلاک سەر ئەستۆی ئەگەرە دەوە سەر ئەستۆی وزارەی عەدل ئەو تێبینەکانی بەسوودن بۆیەوە خاتو دیلا بڵێ باس لە عەقدەکانەکات بڵێ ئەو عەقدانە مولغاتن بەڵام من قسەکەم تەواو نەکرد ئەو عەقدانش کە ئیلغایە ئێمە چەندها عەقدمان هەیە لەسەر ئیطفا مدیریە زراعەت چی ئەڵێ ئێمە ئیطفای دیفاعمان هەیە هیچ پەیوەندی بە قەرار لەجلەی شؤون شیمالەوە نییە ئیطفای وزارەی نەوتمان هەیە هیچ پەیوەندی بە قەرار لەجلەی شؤون شیمالەوە نییە بەڵام ئێمە داوای قەرارە سیاسیەکەین کە ئەو گرێبەستەی لەسەری کرا یعنی سە مدیریە زراعە مدیریەی تەسجیل عقاری کە جوابێتەوە ئەڵێ ئێمە لەو نەوعیەی عەقدەگا هیچ پەیوەندیمان نییە کە عەقدەگە لەسەر ئیستیملاک بێ یان لەسەر ئیطفا بێ ئێمە باس عەقدەکان بکەین عەقدەکان بە قەرارات سیاسی کریایە ئێمە ئەگەڕێنەوە بۆ قەراراتە سیاسیەکان ئەو چۆن داخل مادەی 140 کرد غێر لەسەر قەرارات سیاسیەکان کە تەوزیع کریا و دریاپیان ئێمە باسە و مۆزوعیانە بکەین مامە شێخ نازم فەرموو بەڕاستی بابەتەکە زۆر جێگومانە نابێت هیچ پەلەی تێدا بکرێت لە بڕیاردان بۆ هەڵۆشانەوەی یاساکان بەبێ دۆزینەوەی چارەسەری ڕاستەقینە بۆ زەویەکانی کەرکووک چونکە خەڵکی کەرکووک ڕوبەڕووی فیتنە دەبنەوە هەڵۆشانەوەی 169 گوند لە یەک بڕیاردا ڕەنگە ببێتە هۆی جەنابی شێخ دەزانەوێت دوای 40 ساڵ هێشتا ئارام بگرین بەرمەتیت بەساتێک پێویستمان بە گفتوگۆیەکی ڕاستەقینە هەیە دوای 40 ساڵ هێشتا دەڵێن پەلە دەکەن دوای 40 ساڵ گفتوگۆی ڕاستەقینەمان کرد و گەیشتینە ئەم ئەنجامە گەیشتینە ئەم هەڵوەشاندنەوەیە پێویستمان بە گفتوگۆیەکی ئێمە لە 2006 دۆنم بە تاپۆ گەڕانووەتەوە بە تاپۆ گەڕانومانەتەوە 17,000 دوێنم بە تاپۆ گەڕانومانەتەوە ئێستا تاپۆکان داگیر کراوە تاپۆکەی لە گیرفانمانەتە لە وەختی ڕاکانجبووری مەحافظی بە سەرپێدەراوی کەرکووکە بەهێزی سەربازی لەناو ئەرزەکان هەبێت تۆ عەساب و زۆر هادەیە لەبەری ئەرزێکی زۆرە لەبەردەسا بەڵام ئەم فەقیرانە ئێمە 40 ساڵە گفتوگۆ دەکەین ئێمە دەستمان بە گفتوگۆ کردووە تاوەکو گەیشتینە ئەو بڕیارە ئێمە زیاتر لە 40 ساڵە گفتوگۆ دەکەین هێشتا کاتان دەوێت 51 ساڵە سەیریکە 51 ساڵە خەرماشەیەکەن تۆیەکەن دوورنەوە ئەیکەن بە ساوەر ئەیکەن بە قەرە خەرمان ئەیکەن بە دۆکوڵی و ئێستا تەحمل ناکەی باسی حەقەکانیشیان بکەن دەڵێی زووە من لەگەڵ گەڕانەوەی مافی عەرەب کورد و تورکمانم ئەوانەی لە سەردەمی پێشوودا زوڵمیان لێکراوە بەڵام دەبێت ڕژەمی لێنێوچوو کە تۆ یەکێک بوویت لە نزیکەکانی لێوەی تۆ یەکێک لە سەرخەرەکانی بووی یەکێک لە ڕەمزەکانی بووی تۆ لە پێش بنەوە لەی سوودمەند بووی نانا هەرگیز وان نییە ئەگەر زەوی لە عەرەب وەرگرتی بێ و بە منی دابێت ڕەحمەت لە دایک و باوکت لە 1500 دۆنم 25 دۆنمیان بۆم هێشتەوە من سوودمەند یەکەمم گوێ بگرە یان تۆ کە لە دەرەوەی کەرکووکەوە هاتووی تۆ سوودمەند یەکەمی زۆر سپاس بۆ هەمووتان یەک دقیقە ئەوانە نوێنەری یەک دقیقە بەس بەتەنیا مەجالی شێخە دەبێت بە جۆرەی یاسا بێت نوێنەرانی پێکاتەکانی کەرکووک و ناوچانە لەسەری ڕێک بکەون ئێمە دەمانەوێت بە ئاشتیانە بژین نامانەوێت یاساکاندا بماڵێن دواتر کێشە دروست بێت دەبێت چارەسەری بە ویژدانانە بدۆزرێتەوە و ستەم لەو جوتیارە عەرەبانەی ئەو ناوچانە نەکرێت دەبێت چارەسەرەکە بە ویژدانانە و ڕازیکەر بێت بۆ 100,000 لەو جوتیارە عەرەبانەی کە لەم بڕیارانە زەرمەند بوون دەستخۆش یەک پرسیار شێخ تۆ چەند ئەوە بۆ چوونی منە شێخ چەند دۆنمە بەدەستەوە بەڵێ چەند دۆنمت بەدەستەوەە
زەویەکانی دووبز تاوەکو دووسخورمات و ملیۆنان دۆن من بە شێوەیەکی کەسی قسە ناکەم لێرە من لێرە لایەنگر نیم من جوتیار نیم لێرە من پیاوێکی سیاسیم کە دەمەوێت چارەسەر بۆنەوەکانی کورد و عەرەب و تورکمانی کەرکووک بخەمە ڕوو بۆ ئەوەی بە ئاشتی بژین و ئەوە شوای کردکە بەشداری لەم بەرنامەیەدا بکەم هەر ئەوە بوو وای کردکە بەشداری لەم بەرنامەیەدا بکەم جاری تری داوەتم کردو یەکەم جاری شەنیە پرسیارەکانی منیش ئەزانی چۆنیە بەڵام مادەم تۆ پیاوێکی سیاسیت سیاسەتمەداری سەردەمی عێراقی دیموکراتی فیدراڵ بە وەکو سیاسەتمەداری سەردەمی حزبی بەعسی هەڵوەشاوە نابێت تەسەڕوفات بکەیت ئەبێ بڕات بەوە هەبێ خەڵک شۆڕشی کردووە خەڵک خوێنی ڕشتووە بۆ ئەوەی کە ئەو نیزامەی لا بردووە ئێستا 40 ساڵە 53 ساڵە ئەو ئەرزانە داگیر کراوە تۆ تازاڵێ عەسابتان سارد بێ و ئەبێ حەلێکی سلمی بدۆزینەوە بەڕاستی سیاسیەکی عەسابێکی ساردە هەیە لەسەر حسابی خەڵکی خاوەن حەق تەنانەت بە موزیعەکە شەڵەی تۆزێ منصیف بە و عەدالەت خواز بە باسی حەزرەتی عومەری شەکەی چەند حەزەکەم عەسابم وەکو تۆ بووە بە یاسا دەگەڕێنرێنەوە زەوی بە یاسا دەگەڕێتەوە زەوی بە یاسا دابەش دەکرێت بۆیە پێویستە یاسا بۆ کورد عەرەب و تورکمان یەکسان بێت ئەوەش بۆ دۆزینەوەی چارەسەری ڕاستەقینە یەک کەسەتوانم وەربگرم بیەم بەچێ ئەوە بۆ چوونی ئێمەیە ببوورە شێخ یاشە کاگران سپاس بۆ بەرنامەکەت من دوو پرسیار لە شێخ پرسیارنا قسەی خۆت شێخ مەجالی نەما بەڵێ یەک کەسەتوانم وەربگرم من باسی سەرگەڕان دەکەم من 12 گوندم هەیە لە سەرگەڕان ئیستیملاک کراوە لە ساڵی 77 شێخ باسی ئەوەی کرد کە من تەعویزم وەرگتویان خەڵکی ئێمە بە قەراری 949 ئێمە لە ساڵی 75 دەرکراوین لە ساڵی 77 قانونەکە دەرچووە ئێمە هەر لەوێ نەبووینە تەعویز وەربگرین ئەمە یەکیان پرسیارێ لە شێخ دەکەم لە ساڵی 57 تۆ لە کەرکووک تەزیر کراوی یان نا سپاس کاک محەممەد دو قسە ئاوەڵا ئەمەوێت تۆ قسە بکەیت کاک محەممەد دوو ڕستە بێت چونکە زۆر جار دەرفەتی جەنابەت دەدەم زۆر سپاس بەس من دەڵێتن مفاوەزات لە بینی فەلاحەکانی کورد و عەرەب بکرێتن بۆی ئەوان بگەنە سیغەیەکی مرزی ئەو کات خۆی لە پەلکانە بووە منش خەڵکی ئەو منتیقەم دەفەرمو ئەوە دانیشن دەرێ ئەو لە بەڵێ شێخ دەڵێ ئەولەویەت بۆ صاحب مولکەکە بێتن ئەو قسە بکە کاکە من زەویەکەی خۆم دەوێتەوە بە حکوومەتی عێراقی تاویزەکەی تۆ بداتەوە ئەوە خاڵی دووەم باسی 169 گوندەکە کە لە ئەنجامی ئەو بڕیارە تێک دەچێت دەچێم گوندەکانی شەناغە و پەرکانە و سەربەشاخشی بەو گوندانەی خۆیان حساب کرد بێ بۆیە پێویستی ئەوەی یان قەرەدەرە و ئەمشە و ینی چەخماخەی بە گوندی ئەوانە 169 گوندەکەنا ئەوە خاڵی سێم بەس پامێکم بۆ دیلانخان و لە ڕێگەی دیلانخانەوە بۆ ئەندام پەرلەمانەکانە بەلایانی کەم ئەوە وسە نەزەری منە من پێم وایە بە سیغەکەی حکوومەت ئەگەر ئەو بڕیارە بدە ئێمە دەواازەیەکی بە جۆرێک لە خۆمان دەکەینەوە کە لە کۆتاییدا زەویەکان بۆ خاوەن ڕاستەنەکانیان ناگەڕێتەوە خۆم ڕاگرم چونکە کاگرس بەنسبەت ئەو برادەرەوە ئەڵێ 162 دێ کاکە دیەکانی ئێمە هەمووی ناوەکانی دیارە قوشقایە قەرەدەرە مەرعی شەناغا چەخماغا ئەمانە هەمووی دیەی کوردیە هەمومان قەبرستانەکانی ئێمە بزانی یەک کابرایەکی عەرەب لە قەبرستانەکانی ئێمە هەیە برێن ئیسپاتیکەن کە ئەوە هین عەرەبە ئێمە دوای ئەوەن ناوەکان گۆڕا قەرەدەرە بۆ تەئمین بۆ حەیفا بۆ یافا بۆ نازان بۆچی بڕۆ سەیریکە لە دوای 75 هەموو قوتعەیە داکوتەوە حەیفا و یافاشمانە ئەرێ وەڵڵی دێی ئێمە دێیەکانی ئێمە حەیفا یافا هین قوشقایە هین مەرعی هین قوتان بەو شێوەی ناوەکانی خەریکە زیفەی غەربی شەرقیش دروست دوای ئەوەش کاگرنج دوایش ئێستا کە دوای 2017 هەمیسان نییە دەیەکە ئێمە ناوێ دیکان لێنا ناوین نەنا ئەلوورەیزە قەریەت الوورەیزە یەک ماڵێکە یەک ماڵێکە ئەلوورەیزە زۆر قورسە لەواتێ بۆ بۆتان تەلەفوز نەکرا کاگرنج ئێمە بیرە نەوتمانە لە زەویەکانمانە بیرە نەوت لە داو زەویەکانمانە ئێمە چەندین شەهیدمان داوە لە پێناوی کوردستانیەتی کەرکووک دەستخۆش ئەو پیاوە ئەمێ وەربگرم کێ برانی تورکمان فەرمووەرە السلام علیکم سلام سپاسانەکەم بۆم داهاتە من لە قوتانم 4000 دۆنممان هەیە بە تاقتەینا هەتا سە قوتانشم بەجێ نێشتووە
بچ تعذیبێک و عذابێکم پێدەن هەتا سەد قوتاشم بەجێنێ سەش بەجێم نێشتووە 4,000 دۆنمانەیە یەکەم خوا دوم کاکشکار زۆر هاوکاریمانەکە داواکەین ئەم ئیشەمە بە زووتی کات بۆ بکەن سپاس خاتو دیلانکە ئێمە زۆر مەزلومین کوردێکی مەزلومین تاعداماکەن بە جێشەوە بەینەوە دێنە گیانم تاعدادی گەورەم یەکەن تا سەدیەکەمش بەجێنێشەوە بە تاختەی نالەو دێم مەزلومین هەتا کەیم سمومە لێڵەکەن خۆڵ ناکەیان سپاسان دەکەم زۆر سپاس حەق هەر ئەگەڕێتەوە بۆ خاوەن حەق بەس برایانی ترکمان باقسە بکەنە حەق هەر ئەگەڕێتەوە بۆ خاوەن حەق دڵنیابن و خاوەن حەق هەر کەسێک بێ کورد بێ عەرەب بێت تورکمان بێت هەرگیز لاواز نییە چونکە حەق لە جەوهەردا بۆ خۆی بەهێزە بۆ خۆی خاوەنی بەڵگە و بورهانی ئیسپاتکردنە و هیچ کەسێکیش بە زوڵم و زۆر و بە سیاسەتی خۆسەپاندن و بەوەی کە لە زروفێکا کە ئەمڕۆ قوتت هەیە بتەوێت غەدر لەوی تر بکەی ناچێتە سەر و من لە نیەتەکانی شێخیشا قسەی ئەوەی زیاتر لەلام بەجێماوە کاڵێ مەسەلەی قەرەبوو چارەسەرکردن یەکێکە لە چارەسەرەکان وا لێت وەربگرم شێخ قسەی کۆتاییت بە دڵنیاییەوە دەبێت چارەسەر هەبێت کە هەموو لایەنەکان ڕازی بکات جاچ قەرەبوو بێت یان شتی دیکە شێخ من زۆر دڵخۆش بووم بە بەشداریکردنت و هەرگیزیش دڵنیا بە جیاد ناکەمەوە لە دیلان خان لە مامۆستایانی تر لە کاک شێخ تاڵەبانی بۆ من هەر میوانێکی بەڵام جەوهەری مناقەشەکە خۆی گەرمە ناکرێ من تەمسیل بکەم بەخێر بێت بەخێر بن جوتیارە بە ڕێزەکان خوا حافیز بینەرانی بەڕێز ئەوە سیاسەت مەدارانی کورد ئەو مناقەشە گەرمە جەوهەری مشکلەکانی کەرکک و خاکی نەگەڕاوی کوردستانە لەبەردەستی ئەوەدا و لەبەردەستی زەمیری ئێوەدا و بەرپرسیارەتی ئەوەدا خوا حافیز